بەر هەر دەستدرێژیەکی سەربازی ئەمریکا و ئیسرائیل پەنا بۆ بەرگری ڕەوا ببات و وەڵامی هەڕەشەکان باتەوە. هەشت ڕۆژ تێپەڕی بەسەر چوونە ناو قۆناغێکی نوێی پەرەسەندنی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان ئێران لەلایەک و ویلایەتە یەکگرتووەکان و ئیسرائیل لەلایەکی ترەوە. ئەم هەشت ڕۆژە تەنها ئاڵوگۆڕی گورجە سەربازیەکان نەبوو، وەکو تاقیکردنەوەیەکی ڕاستەقینەی هاوسەنگی هێز بوو لە ناوچەکەیە. موشک، فڕۆکەی بێفڕۆکەوان، جوڵەی دەریایی و پەیامی سیاسی کە سنوورە جوگرافیەکانی بەزاندووە. ئێستا پرسیارەکە تەنها ئەوە نییە کێ لە کێیەیات؟ ئەمریکا لە ئێرانەیات؟ ئیسرائیل لە ئێرانەیات؟ ئێران لە ئیسرائیلەیات یان ئێران لە ئەمریکایەت؟ بەڵکو پرسیارە گرنگەکە ئەوەیە ئەم ڕووبەڕووبوونەوەیە بەرەو کوێ ئەچێت و ناوچەکە بەرەو کوێ ئەبات؟ ئێمە لە بەردەم خولێکی سەربازی سنووردارین یان ئەمە سەرەتای دووبارە کێشانەوەی نەخشەی هێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لە ئەشتەمین ڕۆژی ئەم پەرەسەندانەیە نیشانەکان بۆ ئەوە زیادەکەن کە جەنگەکە تەنها لە ئاسمان و دەریا بەڕێوە ناچێت، بەڵکو لە ژوورەکانی هەواڵگری، لە نێو هاوکێشەکانی ڕێگری و لە تەرازووی بەرژەوەندیە نێو دەوڵەتیەکانایە. ڕاستەوخۆ سەیری ئاسمانێکی ناوچەکەکەین، ئەمەی ئێستا ئیبینن فلایت رادارە، ئەمە پێمانەڵێ کە ناوچەی ئاسمانی ناوچەکە بە تەواوەتی چۆڵکراوە. سووریا، عێراق، ئێران بە تەواوەتی لەگەڵ کەنداوە تەیاری بەسەرەوە دیار نییە. یەک تاقە تەیارە هەیە لە سنووری عێراق، لە باکووری عێراق، دیارەوەش ڕێگای لێت یەکچووە ئەشێت بە پێی پرۆتۆکۆل، نازانم ئەو فڕۆکەیە هەبێت. ئەمە ئەوەمان پێڵێ کە تا ئێستا ناوچەکە مەترسیەکی زۆری لەسەرە و هێرشی موشەکیە کە بڕیارەیات ئاسمانی ناوچەکە سەلامەت بێیان ناو گەشتە ئاسمانیەکان دەست پێ بکەنەوە یان نا. بەشێکی ئەفغانستانیش پێوەی دیارە کە فڕۆکەی بەسەرەوە نییە، کەنداویش بە هەمان شێوە. ئەمە ئەومان پێڵێت کە تا ئێستا مەترسیەکان وەکو خۆیان ماونێتەوە. لە ئێستاکانی کورسات نیوزە ئێران ئەڵێ ئێمە بەردەوامین لە هێرشکردنە سەر پێگەکانی دوژمن لە وڵاتانی دراوسێ. هاوپەیمانی ئیداری دەوڵەت ئەمڕۆڵی ئیدانی هەموو ئەو هێرشاناکەین کە لە سەروەری عێراق ئەکەنە ئامانج. ئێران گەڕێتەوەڵە جەنگ تا تۆڵەسەندنەوەی ڕابەری باڵا بەردەوامە بێت. کەواتە ئەم هەواڵانەی ئێران ئەومان پێڵێن کە جەنگەکە ناوەستێت. هیچ مەرجێکیش نەماوە کە ئێران و ئەمریکا و ئیسرائیل کۆبکاتەوە جارێکی تر مێزی دانوستان ئەو سێلایەنە کۆبکاتەوە یان لایەنی کەم ئەو دوو لایەنە کۆبکاتە. ئەمە بەیروتە، بۆردومانەکە تاو بوو، بەڵام ئاساواری بۆردومانەکە تا ئێستا بە ئاسمانەوەیە. دوو کەڵ لە ناخی ئەو شوێنانی کە بۆردومان کراون بەرزە بێتەوە و لە بەرامبەرە باڵای هەموو باڵەخانەکان دارماوە و بەشێکی لەگەڵ زەویە تەخت بووە. ئێستا ئەو دیمەنانی ئەیبینن ئەومان پێڵێک کە بەیروت بە تایبەتی گەڕەکەکانی باشووری بەیروت وەکو شارێکی بێڕۆحی لێ هاتووە. ئەو بەیروتی کە پیانەوت پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە پاریس ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسرا بوو، ئێستا ئەوەی نەماوە. جوڵەی گەشتیاری زۆر کەم بۆتەوە بۆ بەیروت. لە ناو خۆشیانە زۆربەی زۆریان ئاوارە بوون، چونکە ئیسرائیل وتی ئەبێ گەڕەکەکانی باشووری بەیروت چۆڵکەن، چونکە ئێمە گومانمان هەیە و ئەمانە بۆردومانەکەین بەهۆی یا بەبیانووی ئەوەی کە حیزبوڵڵا لەوێ چالاکی هەیە و ئەو چالاکیانەش دژی بەرژەوەندیەکانی ئیسرائیل لە ناوچەکەیە. بەردەوام لێدوانەکان و لێدوانە دژەکان بەردەوامن. ئێران بنکەکانی ئەمریکا لە قەتەر، ئیمارات، بەحرەین ئەکاتە ئامانج. ئەژڵێ ئێمە بەردەوامی لە هێرشکردنە سەر پێگەکانی دوژمن لە وڵاتانی دراوسێ کە ئەیانەوێت تۆڵەی سەرکردەی یەکەمی وڵاتەکەیان بکەنەوە. ترامپەڵێ تا شکستێنان یان خۆڕادەستکردن ناوەستین. جەنگ تا تۆڵەسەندنەوەی ڕابەری باڵا بەردەوامە بێت. ئەم دەم لاوەڵێت تا کۆتایی بەم سیستەمەنە هێنین بەردەوامە بین. ئەمیشەڵێت تا تۆڵەنەکەینەوانێ ناوەستینە. وەزارەتی دەرەوەی ئێران ئەڵێت وڵاتانی ناوچەکە دەرچیان بەوە کردووە بوونی بنکەی ئەمریکا لە ناوچەکە مەترسی دروست دەکات. هەر بۆیە دوێنێش میدڤێدف قسەی لەگەڵ وڵاتانی ناوچەکە کردبووتبووی ئەم بنکە سەربازی ئەمریکانی ناوچەکەیان بۆ پاراستنی ئێوە نین، بەڵکو ئیحراجتانەکەن ئێوە ڕوبەڕووی جەنگێکەکەنەوانە
کە خۆشیان ناتوانن ئێوە بپارێزن. دیمەنی لای دەستی چەپ بەیروتە، وەکو پێم وتن شارێکی بێ ڕۆحماوەتەوە و تەنها ئاسەواری دوای بۆردومانەکانە گەڵ زەویە تەخت بوون. لەم لاشەوە گەروی هورموزە ئەگەر بۆمان زووم کەن هاوڕێیان، ئەوە گەروی هورمزە هیچ جوڵەیەکی تیانە. ئەم بەر و ئەو بەری، ئەم لاو ئەو لای هەموو کەشتیەکان بەسەرە وەستاون پێرێ بوو یان بەسەر پێبوو گرتەیەکی ڤیدۆیی بڕابەوە. خانمێک لە ئێران لای گەروی هورمزە لەسەر ئاوەکەیە تەسویریەکات کەشتی لە دوای کەشتی وەستاون، چۆن ئێمە لای خۆمان سەری بەنزین هەبوو لە بەنزینخانەکان لە کاتێکا کە قەیرانی بەنزین دروستە بوو، بە درێژایی بینینی ئاستی بینینی چاو سیارە وەستا لێرەشا بە هەمان شێوە بە درێژایی ئاستی بینینی چاو لەو گەروەیە لەم سەر و لەو سەرەوانێ کەشتی لەنگەریان گرتووە وەستاون چاوەڕێیەکەن بڕیارێک بێت و نەجاتیان بێت و بتوانن ئەو کاڵایانی هەنە ئەو کاڵایانی پێیانە بیگوازنەوانێ بۆ لایەنی پەیوەندیدار و جوڵەکان ئاسایی بنەوانێ و ژیانیش وەکو خۆی ئاسایی ببێتەوانێ. هەرچەندە چاودێرانی سیاسی، چاودێرانی بارودۆخی سیاسی ناوچەکە، چاودێرانی بارودۆخی ئێران، ئەمریکا، ئیسرائیل ناتوانن هیچ پێشبینیەک بۆ لێدوانەکانی ترەمپ بکەن. بەیانی قسەیەکەڵێت، عەسر قسەیەکەڵێت، شەو قسەیەکەڵێت، دەوری سەعات 8:09 بە کاتی هەولێر قسەیەکی ترەکە. بۆیە زۆر قورسە ئەم جەنگە پێشبینی بکرێت و پێشهاتی هەبێت، بەڵام ئێمە هەر ئەبێشی کاری بۆ بکەین. ڕاستەوخۆ لە هەولێرەوە سامانشاڵی چاودێری سیاسی میوانی ئەمڕۆ ماڵە تایبەتەی کورسات نیوزە بۆ قسەکردن لەسەر ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران، ئەمریکا و ئیسرائیل کە ئەمڕۆ پێی نایە هەشتەم ڕۆژەوانێ. کاک سامان زۆر بەخێر بێت. زۆر سپاسدانەکەم. کاک سامان، دوای 8 ڕۆژ لە پەرەسەندنەکان ئەوەی ئەیبینین جەنگێکی ڕاستەقینەیە یان جەنگی پەیامە سەربازیەکانە؟ طبعا ئەم شەڕە جەنگێکی ڕاستەقینەیە و جەنگەکەش ئامانجی خۆی هەیە. ئەمریکا شەرتەکانی دیار بوو پێش جەنگەکە، ئەویژەوە بوو کە داواکاری هەبوو کە ئێران واز لە سلاحی نەوەویەکەی بێنێ، تەخسیبی ئیرانیان بێنێ، ئەوە یەکێک. دووهەم واز لە سلاحی بالیستیەکانی بێنێ، سێهەمیش واز لە پشگیری ئەو چۆنڵی پرۆکسەکانی بێنێ لە ناوچەکە. ئەم سێ شەرتەی بۆ دانابوو، بەڵام ئێران موافقەت نەبوو، مفاوەزات هەبوو. مفاوەزاتەکەش لەلایەکەوە عێراقچێ ئەخیر ڕۆژکەبوونە و پێشەمەکەی پێشوو بوو کە وتی پێش شەڕەکە وتی کۆبوونەوەکە باش بوو و لەوانەیە دووشەممە کۆبوونەوە، بەڵام کە گەرجێت لە ترام گەروتی زۆر من تووشی خەیبەی ئەمەل بووم لەم کۆبوونەوەیە. ئەوە دەرکەوت بەڵێ کە شەڕەکە دەست پێەکە و بالفعل ڕۆژی شەمەی پێشوو کە ئێستا ئیمڕۆ هەفتەیەکە تەواو بووە قاچمانە ڕۆژی هەشتەمینەوە ئەو شەڕە دروست بوو و شەڕێکی قورسە و شەڕێکی بەڕاستی ماڵوەلانکەرەیە، شەڕێکی کولفەی زۆرە، خەڵکی تیا چووە، ماڵی تیا چووە، کوژراوی تیا هەیە. ئەم شەڕە بە ئاسانی ناوەسێتەوە، وەکو جەنابشی ئاماژە پێوە کرد، چووکە بەڕێی من هەتاکوون ئەم شەڕە قورستر نەبێ، زیاتر نەبێت، ئاسان نابێتەوە و ئێستا هیچ گفتوگۆیەک نییە و هیچ دەوڵەتێکیش جگەل لە ئەڵمانیا وتی هیوادارین کە حکوومەتێ بێ بتوانرێ ئەم شەڕە هێوەرکاتەوە، ینی حکوومەتێک تازە لە ئێرانە ببێت یان مرشدێک. طبعا ئەمە ئەگەر سیرکەی شەڕەکە زۆر فراوان کرا و ئێران لە 12 دەوڵەتی یاوە و ئەو دەوڵەتانەی خاستن دەوڵەتە عەرەبیەکان، یعنی مەجالی بە کەس ناوە لەم دەوڵەتە عەرەبیانە
کە هەوڵ بدا بۆ ئەوەی ئەم شەڕە بوەستێنێ هەتاکو لە نزیکترین دۆستیان عمان بوو لەویشی یاوە کەواتە ئەم شەڕە بە ئاسانی ناوەستەیە و ترامپیش طبعا دوو ڕوئیا هەبوو پێش ئەم شەڕە ئەوە بوو تۆتە ئێران بردومان کردو یەکێک لەوانە کە سەڵتەنەتی عومانە و دۆستی نزیکی خۆی بوو بەڵام ئێران بە پێچەوانەوە قساکات ئەڵێ ئێمە پێگە سەربازیەکان یان بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەیە بردومانەکەین نەک زەوی دراوسیەکانمان. والله طبعا ئەوەی لەسەر عرز دەرەکەوێ و هەر ئەوە نییە ئەی لە ئارامکۆینە ئەی لە بینایەکانی لە دووبینە بەڵێ قسەکەی تۆ ڕاستە بەس وەڵام ئێران ئاوا ئەڵێت آخر ئاوا آخر بەڵام شتەکە لەسەر عرزشی دەرکەوێ ئەوە گرنگە لەسەر ئێران خۆ ئیمڕۆ سەرۆکی ئێران پزیشکیان اعتیزاری بۆ هەموو دەوڵەتە عەرەبیەکان هێنا و دراوسیەکان کە قەزدی ئەوان نەبووە بەڵام ئەوە بووە کە دوای کوشتنی ئیمام خامنەئی هەندێک قەواعید هەیە ڕەدی فعلیان ئەوە بووە کە ئەم شتانە بتەقێنن ئەوەش دەرەکەوێ کە چۆنە لەشلەژانیەک لەسەر بڕیاری ناوخۆی ئێران هەیە پێش شەڕەکە ئێران کرابوو بە 5 چۆنەڵێ زۆن باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوە و ناوەڕاست ئەمانە هەر منتقەیەک لەم منتقانە قیادەی خۆی هەبوو حرەس هەموو سەلاحیەتێکی هەبووە کە پێویست بکە کە چۆن بپارێزێت دەوڵەتی جمهوری ئیسلامی بپارێزێت لەبەر ئەوە تەماشاکەی ئەمەش لەگەڵ قاعدە بەڵام ڕەبت بوو بە ئیمام خامنەئیەوە کە یەکێ بوو ئێستا ئەو نەماوە ئێستا قەرار هینێکی موقت هەیە ئەنجومەنێکی موقت پزیشکان سەرۆکێتی و قیادەی عسکەریش هەیە حرەسی سەوری کە لە ڕیجانی تقریبەن ئەیباتەوە ئەیبا بڕێەوە بەڵێ ئێستا ئەوان ئەمان ئەگەر بێت و چۆنەڵێ مرشدێکی ئەعلا هەڵبژێرن ئەو ساکە یعنی ئیمامی تازە دەرەکەوێ قەرارەکان ئەتوانێت کۆکرێتەوە لەو شەخصا بەڵام ئەو شەخصا چۆن ئەبێت ئایا ئەو شەخصا هەڵبژێرێت و ئەمەش ئەو هەڵبژاردننی ئەم کەسە ڕێڕەوی ئەم شەڕە دەرەخات بۆ ئەگەر لە توڕەوەکان بێت ئەوە شەڕەکە بەردەوامە بێت تۆ درێژە ئەکێشێت چونکە ئەو بە چۆنەڵێ بە هەستی تۆڵەکردنەوەیەتە سەر بڕیارەکانی و ئەمی تریشان مێونۆر یعنی معتەدل بێ لە مێنڕەوەکان بێ ئەتوانێت نەرمەتی بنوێنێت و بتوانێت بە دیبلۆماسیەت ئەم شەڕە نەرم کاتەوە و هەیکەلەیەک بێ کە هەم بۆ ئەمریکاش ڕازی بێ هەم بە ناوخۆی ئێرانیش من وتم دوو ڕوئیا هەیە حەزەکەم بچمەوە سەرە و دوو ڕوئیایەکی نەتەنیاهۆ هەیە کە ئەو یعنی حکوومەتەکە بگۆڕێت نۆکو گۆڕینی دەموچاوەکان و ئەمانە بمێنەوە نە حکوومەتەکە حکوومەتێکی تازە بێت کە خەڵک هەڵیجێر کە تەمسیلی خەڵکە ترامپ طبعا هەتاکوم پێش ئەم یعنی تاکون دو سێ ڕۆژ چوار ڕۆژ بەعزە جارێکی ئمڕۆژ مارکۆ ئەیوت نۆکو ئێمە ئەمانەوێ حکوومەتەکە بگۆڕین بەڵام هەیکەلەتەکە بگۆڕێت خەڵکێ بێ کە لەگەڵ داواکارەکانی ئەمریکا بڕوا بەڕێوە اینجا ئەمە دەرەکەوێت چەند زوو ئەم هەڵبژاردنە بکەوێ ئەم چۆنەڵێ مرشدی ئەعلایە هەڵبژێرێت دەرەکەوێ ئەم شەڕە بەرەوچۆ ئەڕوات ئەم شەڕە بەرەوچۆ ئەڕوات ئێستا ئێران هەڵێ ئەمە بەردەوامی لە هێرشکردنە سەر پێگەکانی دوژمن لە وڵاتانی دراوسێت جەنگ تا تۆڵەسەندنەوەی ڕابەری باڵا بەردەوامە بێت کاک سامان تواناکانی ئێران لە بواری موشەکی و فڕۆکەی بێفڕۆکەوانە ئەتوانن سروشتی هاوسەنگی هێزە ناوچەکەیە بگۆڕن طبعا خۆی متر دائما مترسی هەیە ئەم شەڕە شەڕێکی تەکنۆلۆژیایە تاکوون ئێستا شەڕی درۆنە شەڕی چۆنەڵێ بالیستیە شەڕی هێشتا شەڕی عەرز نییە شەڕی هەر بە ئاسمانە و تارێ و لێکترێن و بەڵام کەشتی سیان بەڕێگاوی بگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە مەترسی ئەوەی هەیە جەنگی زەمینیش دەست پێ بکات
خۆی ئەزانی چۆنە ئەگەر ئەوان بیانوێ قرارەکە بێ حکوومەتەکە بگۆڕێت ئەوە لێرە بە ئاسمان ناکرێت لە هەموو جیهانە هیچ شەڕێک بێ ئەوەی خەڵکن نەبێت لەسەر شەڕێ بۆ بکە حکوومەت ناگۆڕێت یعنی بە تارە و تۆپ و ئەوانە ناگۆڕێت هەرە بێ خەڵکت هەبێت لەسەر عرزەکە ئەوە عسکەریەکان لە من باشتر زانن بەڵام ئەوەی کە بینیومانە گوێمان لێ بۆ تاکو نیستا هیچ شەڕێ نەکراوە ئەگەر خەڵکە نەبێت لەسەر عرز بەڵام لەوانەشە لە ناو جێیشە ئینقلابێ ببێت یعنی خەڵکێک کە بێ بڵێ بەسە تەحمل ناکرێت ئەم وەزعە وایە بتوانێت ئینقلابێ تۆ باسیەکەی کە ڕۆژ ئاواییەکان چاوەڕێی بوون ئەمڕۆ راپۆرتێک دەرچۆڵێت تا ئێستا گەلی ئێران نەیتوانیوە کودەتا بکات گەلەکە ناویە کودەتا بکات چ جا بگاتە ئاستی سەربازی و ئەمنی پێ دوایە ئەمە ڕووبات کاکە گەلەکە کودەداکە خواگەر گەلەکە و کە برسی بوو بینیمان پێش چەند هەفتەیە کە هاتنە سەر جادا شۆڕشی برسێتی بوو ئەوە لە وەزعی ئابووری ئێران بوو لە تقریبا هەموو شارەکانی گرتەوە ئەوە ژوا تەشەنەی کرد گویان لە ترامپ بەگر کەوتی یارمەتی بەڕێگاوەیە بەڵام لە پڕ وەستانی وتی ئەو عدامانەی کە خەریبوو بیکا ئێران وەستانیەتی لەبەر ئەوە یعنی وەستا و وسکوت بووە گەل کە برسی بوو کاکە هەموو شتێگەکە زۆر کەس کە ئەڵەن جاسووسی هەیە و سیخۆری هەیە لە ناو ئێرانە ئەو لە برسێتیەوە بێ تۆ میلەتەکە کە برسی بوو دەزەبا بۆ هەموو شتێک لەبەر ئەوە هەموو شتێک ئەبێ ئەگەری بۆ دابنێیت لەوانەیە ئینتیفاازەیەک ببێت لە شارەکانە لەوانەیە میلەتەکانی شەش میلەتی هەیە لە ناو ئێرانە ئەمە کووردە ئەمە عەرەبە ئەمە ئازیری ئەمە بەلوژە ئەمە فارسەکان خوانن ئەمانە کە هەستن شۆڕشەکە چۆن یعنی ئەڕوات یعنی بەڵام ئەوەی کە من بڵێم ئەم شۆڕشە تخوا بە یەک قسە بڵێم حکوومەتی ئێران ئەم شەڕە شەڕێکی عەقایدیە شەڕێکی نەمانە شەڕێکە ئەبێ وجودیە بۆ ئەوان اینجا تۆ لەگەڵ دەوڵەتێکە کە عەقایدی بوو زۆر قورسترە وەک لەگەڵ حیزبێکە قەومیە بێ یان لیبرالی بێ یان دیموکراتی بێ شەڕ بکەی وە بینیمان سەدام حوسێن حیزبێکی قەومی ئیشتراکی بوو چی لێهات کە شەڕەکە بوو هەموو توانەوە بۆیە زۆر زەحمەتە بە ئاسانی ئەگەر لە ناوە یارمەتی نەبێ لە ناوە ڕوخانە نەبێ زەحمەتە ئەم بە ئاسانی هەتاکون هێزی سەر عەرزیش بە ئاسانی ناکرێت لەبەر ئەوە زۆر گرنگە ئەگەر ئەم گەلانە ئەگەر بیانەوێت حکوومەتەکە بگۆڕن نەشیانەوێ ئەوە حکوومەتەکە هەرێمێنێتەوە و جەنگەکە قەراری پێێرێ بە چلایەکە ئەڕات بەڵام کاک سامان ینی ڕایەکەی ئەڵێ هەشت ڕۆژە ئەمریکا ئێرانی وێران کردو بەڵام نەبوونی حیزب و سەرکردەیەکی سیاسی بەهێز نییە لە ئێرانە کە ئەم جەماوەرە دوای کەون ئەمە هۆکارەکەیە ئەوەش زۆر ڕاستە ئەوە ئێستاش کەسێک دەرنەکەوتووە هەچەند ترامپ خۆی ئەڵێ ئێمە ئەزانین چێتە سەر حکوم و ئەزانین چێ یعنی خەڵکێکیان لە خەیاڵا هەیە بە تایبەتی دووش جەماعەتی تیانین یەکێکیان ئەوەیە کوڕەکەی شاه ئەوە دووری خستەوە وتی کابراایەکی چاکە بەڵام توانای ئەوە نییە بڵین ئێران بەرێ بەڕێگاوە دووهەمیشیان جەماعەتی مجاهدینی خەڵق ئەوانیشی دوور خستەوە کەواتە ئەگەر لە ناخوا بێ یان ئەبێ معتەدیل ئەوەی زیاتر دیمەنەکان ڕوونکەینەوە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز هەواڵی بە پەلەمانە بێت ئەبێ خینە سەر شاشە سەرچاوەیەک لە حەشتی شعبی ڕێفڕۆکە جەنگیەکان کە پێچێت ئەمریکی بن بارگایەکی حەشتی شعبیان لە مووسڵ کردوەتە ئامانج ئەو دیمەنانی ئەبینن کەمێک پێش ئێستای مووسڵە یەکێکە لە بارگاکانی حەشتی شعبی کە فڕۆکەیەکی جەنگی حەشتی شعبی لە بەیاننامەکەیان ناڵێن لەوانەیە ئەمریکی بێت بارگای لیوای چلی حەشتی شعبیە لە مووسڵ کە بردومان کراوە تا ئێستا زەرەر و زیانەکان دەرنەکەوتون بەڵام دیمەنەکان ڕوونن کە وێرانکاریکی لە ناوچەکەیان دروست کردو ئەمە بارگای چلی حەشتی شعبیە لە مووسڵ حەشتی شعبیەڵەن گومانیان هەیە کە ئەمە فڕۆکەیەکی جەنگی ئەمریکا بوو بێت و
بارەگاکەیانی بردومان کردبێت. کاک سامان ئەگەڕێمەوە بۆ لای تۆ هەر سێ لایەنەکە ئەگەر باسی ئێران بکەین، باسی ئەمریکا بکەین، باسی ئیسرائیل بکەین، تا چەند بەرگەی جنگێکی درێژخایەنی سوڕانەوە و ماندووکردنەگرن؟ طبعا ئێستا بینین کە ئێران بەڕاستی موشکەکانی لێدانەکانی کەمتر بۆتەوە. ئەمریکا ئەڵێ بە سەی 80 درۆنەکانی کەم بۆتەوە، سەی 60 موشکەکانی کەم بۆتەوە، قسمێک گەڵەن چۆنەڵێ سیلاحی کەم بۆتەوە. بەڵام لایەنی چکەشەیە گە تەکتیکی بێت ئەو موشک و ئەو زەخیرەی کە هەیەی بۆ ئەوەی درێژخایەن بێ ئەم شەڕە وردە وردە بەکاری بێنێونەوەکو وەکو هەوڵ ڕۆژ و هەوڵ سێ ڕۆژ کە زۆر بەچڕی لەیەکیاننا. ئەمەش بۆ چوونێکیکەیە، بۆ چوونێکی ئەوەش هەیە کە زەخیرەکانیان لێراوە، ئەوەی کە ماوەتەوە هینێکی کەمە. بەڵام ئەمریکا و ئیسرائیل بڕابکە بەدائیمی سیلاحیان هەیە و چەکیان هەیە، هەتاکون ئەو چەکانەی کە لە ناو دەوڵەتە عەرەبیەکانیشە هەمووی ئەمریکین، یعنی ئەتوانێت لە زەخیرەی ئەوانیش بەکاربێنە. اینجا زەخیرەی کەشت هەیە لە زۆر وڵاتانی ترە. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەو لەن دەوڵەتە عەرەبیانەی یا لەندۆنزە، بەڵام لە تورکیای نا یەک موشک و وسکوت بۆ اعتیزاری بۆ هێنایەوە کە گەورەترین قاعدەی ئەنجەلیکەی نەوەویە لەوەیە. لە ئازربایجانی ناوە چووکە حەلیفێکی بەقوەتی ئیسرائیلەوە قاعدەی لێیە، لە پاکستانی ناوە چێ لە ئازربایجانی ناوە کاک سامان؟ بەس ئێرانە ئێرانە اعتیزاری هێناوە هەر لە مەتارەکەی و اعتیزاریشی بۆ هێنا و تێتی ئێرانتی من نەبوو. بەڵێ قسەکەی تۆی ئەڵێ من نیم. کاک سامان سەیریکە ئەمنی ئاسایشی گشتی ئەردەن ئەڵێت ئاسایشی گشتی ئەردەنەڵێت بمبورێ، بەڵام هەواڵەکان بەپەلەن ئەبێت پێکەوە شۆڤێکین. ئاسایشی گشتی ئەردەنەڵێت 14 برینەرمان هەیە بەهۆی کەوتنە خوارەوەی پارچەی موشک. ئەڵێ تا ئێستا ئێمە مامەڵەمان لەگەڵ 207 حادیسەی لەو شێوەیە کردووە کە پاژماوەی موشک کەوتوەتە خوارەوە. باسی تورکیا و کرد، باسی ئازربایجانێ کرد، ئێستا باسی ئەردەنم کرد لە هەواڵێکی بەپەلەیە. پرسیارەکەی من ئەوەیە کاک سامان، مەترسیەکی ڕاستەقینە هەیە بۆ فراوانبوونی ڕوبەڕووبوونەوە کە بۆ بەرەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ وەڵا ئەگەر هاتوو کێشەکان لەوە زیاتر بێت کە لە دەوڵەتە عەرەبیەکانەیە کاتێکی ئەوانیژە بن بە بەشێک لەم شەڕە، یعنی تاکوون ئیستا ئەوان هەر بەرگری لە خۆیانەکەن، بەڵام کاتێکیت کە ئەوانیش ئەبێ بکەونەوەی دیفاع لە خۆیان بکەن. ئەمڕۆ ئەم اعتیزارێکە هێنا دوای اعتیزارەکان دیسانەوە لیان نانەوە، لە ئیماراتیانە، لە قەتەریانە، لە بەحرێنیان نایەوە. کەواتە ئەمە مەسەلەکە ئەوە نییە، کەواتە چۆن ئەڵێ قەرارەکە قەراری سیاسی جارە لەگەڵ قەراری عەسکەری کە بەدەست جهتێکی کەوەیە. کەواتە گفتوگۆ لە بینی ئەم دوو جیهەتە زۆر تنگنێ یان بە قسەیان ناکەن، لەبەرەوە ئەوان ئیدارەی حربەکەکەن، ئەوان قەرارێن هەچەند سەرۆکە کۆمارە قسە ئەکات، بەڵام لەگەڵ ئەوەشە ناتوانێت سەیتەرە بکاتە سەر جەماعەتی چۆنەڵێ سەوری. لەبەر ئەوە بەڵێ سوپای بازاڕانە لەبەر ئەوە یعنی زۆر گرنگە کە ئێمە بزانین چۆن تەعامولەکرێ لەگەڵ چیا تەعامولەکرێ، چێ قەرار بەدەستە. لەبەر ئێستا ئەوەی کە ئەوەی ئازربایجان کە لە مەتارەکەی یا و ئێران وتی من نیم، کاکە جان هەر موشەکێک هەر شتێک دەرەچێ لە هەج لایەکەوە لە ئێرانەوە بەرەو هەر شوێنێ برێ بە ئەقماری سەناعی بە دەقیقە و بۆ شوێنەکە ئەزان لەچۆوە دەرچووە. ناتوانانی تۆ بڵێ من نەبووم لەو شتانە، من نەبووم جایە وەک لەوەی کە بڵێ جەماعەتێک کە بۆی ئازربایجان ڕاکێشی. خۆ ئازربایجان بە قوترین حەلیفی ئیسرائیلە ئەگەر بێتە ناو حربەکەەوە یەت، بەڵام ئەویش قەراریاوە کە بێتە ناو حرب. ئەگەر سەیری سێهەمی ڕۆژی شەڕەکە بکەین بە وردی کاکە، ئەوەیە هەموو عالەم پشگیری ئێرانیە کرد، یعنی عەتفێکی هەبوو بەرامبەر ئێرانەوە، بەڵام کە لێدانی مەساڵحی دەولی کەوتە خەتەریەوە چی کرا؟ تەماشایەکەی هەتاکوم بەریتانیش دژ بووە، ئێستا هەمویان وردە هاتوونەتە ناو تەحالوفەکەوە.
ڕاستە بە عملی ئێشتام کەس ئیشتراکی نەکردووە لە ئوسترالەوە بیگری ئەوە بەریتانیا ئەوە ئەڵمانیا ئەوە ئیتالیایە ئەوە فەرەنسایە ئەوە کەنەدایە و تێتی من ئامادەم بێ من ناو شەڕەکەەوە بالمەقابل ئێران چێ هەیە سین و رووسیا هەیە کە ئەمانیش هەر بە قسە ئیدانەیەکەن گەورەترین کاکە ئەم شەڕا شەڕێکی کەشی لە پشتەوەیە شەڕی ئابووری لە پشتەوەیە شەڕی لەگەڵ سینا هەیە لێرا مستەفیدی یەکەم بابیڵم رووسایە بۆ رووسیا فرۆشتنی نەوتی زیا بۆ سین و بۆ هندیش کە ئەمریکا مەجالیە کە بە هەند بۆ 30 ڕۆژ نەوتی رووسی بکرێت ئەمە داهاتێکی بەهێز بۆ چۆپایەکە بۆ رووسیا کەواتە زیاتر ئابوورەکەی بەهێزەکە کە لە شەڕی زڵدی ئۆکرانیا بەهێزتر بێت لە لایەکی کەشەوە ئەگەر هات و دەوڵەتەکانی چۆنەڵی اتحادی ئۆروپی یان ناتۆ هاتنە ناو شەڕەکەەوە ئەوە موشک و سلاح موشکسامان لەگەڵ مابینەوە تۆ لە هەولێری بەڵام وا دیارە ئەم ئێوارەیە پێش سەعاتێک تەبەن درۆنێک لە هەولێر خرایە خوارەوە ئێستاش بە پێی زانیاریەکانی پێمان گەیشتووە درۆنێکی تر لە هەولێر خراوەتە خوارەوە لە گوندی سمایلاوای سنووری هەولێر درۆنێک خراوەتە خوارەوە هەموو شەوێک یعنی دەوری سەعات حەوت وە سەعات هەشت درۆن حەشرەکە بە هەولێر ئەم درۆنانە ئەنێرێن بۆ ئەوەی بنکەی هاوپەیمانان لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بکرێنە ئامانج بەڵام سیستمی دژە موشکی ئاسمانی کارایە و درۆنەکان یەک لە دوای یەک ئەکاتە خوارەوە بەڵام بەداخەوە هەنێک لەو درۆنانی کە ئەخرێنە خوارەوە یان پارچە و پرۆچەکانیان ئەخرێنە خوارەوە بەداخەوە لەسەر ناوچەی نیشتەجێبوونی دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەکەونە خوارەوە بەشێکیان زیانیان هەیە بەشێکیان لەسەر شەقامە سەرەکیەکانی هەولێر ئەکەونە خوارەوە ئەمە دیمەنێکی کەمێک پێش ئێستایی ئەو گوندەیە کە درۆنەکەی لێخراوەتە خوارەوە گوندی سمایلاوە ئەگەر یەکێک لە پەیامێرەکانمان لە سووری هەولێر ئامادە بێت بۆ یبوردەکاری زیاترمان بۆ باس کات ئێستا پەیامێر وەرەگرینە سەر ئەم پاش ماوەی درۆنەی کە خراوەتە خوارەوە لە گوندی سمایلاوە کەوتۆتە خوارەوە شەو نییە لەوەتەی ئەم ململانێ و ڕوبەڕووبوونەوە و جەنگەی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا دەستی پێکردووە لە سنووری هەولێر لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە نزیک بنکەی هاوپەیمانان درۆن نەخرێتە خوارەوە سیستمی موشکی زۆر بەهێزە و درۆنەکان یەک لە دوای یەک کە ئەنێردرێن ئەخرێنە خوارەوە ئەم درۆنانە تەنها هەولێر ناکەنە ئامانج سلێمانیان کردە ئامانج دەوروبەری سلێمانیان کردوتە ئامانج ئەم ئێوارەیە پێش سەعاتێکیش بە هەمان شێوە درۆنێکی کە لە هەولێر خرایە خوارەوە ئەمە هێرشێکی تری درۆنیە کە ئەویش بە هەمان شێوە خراوەتە خوارەوە کاک سامانتا پەیامێرەکەمان ئامادا بێت باسی لەوە کرد کە تورکایەتە سەرخەت دەوڵەتانی تر لە ناوچەکەیەنە سەرخەت ئەمە ئەومان پێڵێک کە ئەگەری گۆڕانی ئەم ململانەیە هەیە بۆ جەنگێکی هەرێمایەتی کە چەند دەوڵەت هەیە بگرێتەوە بەرەیەکی نوێ دروستکەن دژی ئێران جگە لە ئەمریکا و ئیسرائیل بەڵێ ئەگەر وەکوتم ئەگەر زیاتر فراوانتر بکرێ بەڕێیەکی دژایەتی زۆر بەقوت دروزە بێ و ئێستا مەساڵحی ئەو دەوڵەتانە هەیە من بەحسی سینم کرد سین لێرەشە ئەمریکا ڤێنزوێلای لێگرتەوە کە گەورەترین نەوتی ئەنار بۆ سین ئێستا بەنسبەت منطقەی بڵین شەرقی هینەوە لە خەلیجەوە سەیی بیستی نەوتی جیهان لەوێەوە ڕوا لەو سەی بیستا سەی چلی سینەی با لەو سەی چلەشەوە 15 ئێرانەی با بەڵی ئێرانە لەبەر ئەوە ئەو هەچی دەست بگرێ بەسەر ئەو خەلیجا نەوتی خەلیجا سەیتەڕەیە کاتە سەر لەسەر تاقەی دەولەیە ئەمەش ئەوە واکە شەڕی ئابووری لەگەڵ سینا کەمتر سین لاوااسترەکە لە ڕووی سیناعەتەوە چونکە چەند بەڵام ئەوەیە ئیمداداتی هەیە لە رووسیاوە بڕوان ناکەم بگاتە و حەدەی کە پێویست بێ حەزەکەم تعلیقێکیش بەم لەسەر ئەو موشەکانەی کە بەر هەولێر و سلێمانیە کە ئەوە شیرینی دوای ڕۆژۆکەیە بۆمان ئەنێرن بەداخەوە هەرێمی کوردستان خۆی پاراستووە بەشێک نییە لە ململانەیە و هەروەها
جۆگەر لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان بگریت کە لەگەڵ سوودانیا قسەی کردووە دوێنێ شەو کاک بافڵ لە فۆکس نیوزا قسەی کرد ئەویش ئەڵێ ئێمە لەم هینانین لەم شەڕانین و هیچمان پێ ناکرێ و قسەکەشی زۆر ڕاستە لە هەرێمی کوردستانەوە نە موشەچێک ڕۆشتووە نە تارێک ڕفیوە بەرامبەر ئێران بەڵام لێمانێن بەنەما وتی کوردستان ئەتوانێت بە جسرێک بۆ ئاشتی و ئارامی لە ناوچەکە وەکو ئێمە چۆن بووین بە ئاشتی و ئارامی بۆ ڕۆژئاوا کە توانیمان بە دیبلۆماسیەت ئەو ناوچەیە بپارێزین هیوادارم هەرێمی کوردستان قیاداتی کوردی هەموو هەوڵ بن کە ئێمە ببین بە پردێک بە ئاشتیش بۆ ئەم ناوچەیە و کوردیش بپارێزین لە هەموو شێ چووکە هەرێمی کوردستان چەترێکە بۆ هەموو کورد ئەبێ بپارێزرێت بەڵام بەداخەوە ئەوانەی فەسائیلەکان کە حکوومەتی عێراق سەیتەرەی نییە بەسەریانە ئێمە بە دوشمنی خۆیان نەزانن و بە ئەوە جگای داخە کە هەرێم بە هەرێمێکی ئیتیحادی نازانن و ئەمەش گەورەترین مەترسیە لەسەر هەریم کەواتە وا دەرێکەوێ کورد هەر کوردی هەیە ئەبێ هەوڵ بین ئەو یەکگرتووی کە دروست بوو بۆ ڕۆژئاوا لەمەشا دروست ببێت بۆ ئەوەی یەکدەنگ و یەک هەڵوێز بین. بەڵێ باسی گروپە چەکدارەکانەکەیت گروپە چەکدارەکانی ناوچەکە لەم قۆناغەیە ئەتوانن چ ڕۆڵەیەک بگێڕن؟ والله چەکدارەکان هەر بە ئێمە وێرن خۆ ناتوانین شەڕ بکەن لەگەڵ ئیسرائیلە ئەوەیە حزب اللهە حزب اللهش لەگەڵ ئیسرائیل ئەوە بزانە وڵاتەکانیشی وڵاتەکەی لوبنانیشیان بۆ وێران کراوە وێرانی شێکەن حزب الله دوو موشک چوو بەرە و قبرس ئەوە بەریتانیا شاتە سەرخەت و هەموو دەوڵەتەکانی تر چونکە قبرس دەوڵەتی ناتۆیە تورکیا دەوڵەتی ناتۆیە تۆ ئەگەر لەوانە بدەیت کەواتە تۆ هەموو ناتۆەکەی بەدیجەوە چۆنەڵێ فەقەرەی پێنجی حلفی ناتۆ هینەکرێت تەفعیلەکرێت کە تەفعیلیش کرا یعنی ئەوانی ژێنە ناو شەڕەکەوە لەبەرەوە ئێران باشترین شەڕە تەرکیز کاتە سەر ئەو شوێنانەی کە خۆی دژێتی کە خۆی بەرامبەری ئەوەسێتەوە یان بتوانێت بە شێوەیەکی دیبلۆماسی چارێک بۆ ئەم شەڕە بکرێت چونکە بەڕاستی لێرە براوە لایەک ئەبێ و لایەکی شەڕە دۆڕێ بەڵام ئەگەر بتوانێت بە ڕێگای دیبلۆماسی شتێ بێ نەشیش چێڵێن نەکەبا بوو نەشیش شتێکی وا هەیە لەبەر ئەوە هیوادارین ئەم شەڕە لە ئێمە دوور بێت و ناوچەکەش بە ئارامی بێتەوە چونکە بەڕاستی گەورەیەکی زۆر زۆر لە ئابووری منتقەکە و ناوچەکە و جیهانی ژراوە بۆ وەستانی ئەوە بینین سەری نەوت چەند بەرز بێتەوە بەڵام ئێشتا ئەو بەرزە نەبوو کە تەسەورە کرات زیاتر بڕوات بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر ئەم شەڕە درێژە بخایەنێ زۆر زەرەرەکە جەنابیشی بەحسی من ئەبێ بە گەورەی خۆ بمبووریت بەڵام پێشهاتەکان ئەوەنە زۆرن گۆڕانکاریەکان ئەوەنە بە پەلەن ئەبێت سات بە سات لەگەڵ جەناب تا شۆڤی بکەین سوپاس دەکەم ئێستا ناحیی سەگڵاویە لە پارێزگای ئەمبار لەلایەن ئەمریکاوە بەردومان کرا ئەوە لە جنوبی مووسڵیە کە فەیدەقی چلی حەشدی شعبی لێ ئێستا هاتۆتە سەگڵاویە کە لە بینی فەلوجە و بەغایە بە هەمان شێوە لەوێژ وا دیارە بنکەی حەشدی شعبی لێە بنکەی سەربازی حەشدی شعبی لێە لەوێژ بردومان کرا هەر ئەمڕۆ ئەمریکاوتی ئەم هێرشەمان بۆ سەر ئێران جیاوازترە بێ و گەورەترە بێ و فراوانترە بێت دەستەبن بۆ ئەو شوێنانی پێشتر دەستیان بۆ نەبردوون پێشبینی ئەوە کرێت کە دەستبرن بۆ ژێرخانی ئێران مەبەستم لە ئاو کارەبای هەر ئەمڕۆ ئێران وەزیری وزەی ئێران وتبووی کە ئێمە لەم بارودۆخەشە نایڵین هاوڵاتیەکانمان بێ ئاو کارەبا بن پێشبینیەکی زۆر گەورە هەیە کە ئەم شەو ئێران سەرچاوی ئاو کارەبای بردومان کرێت ترەمپیش هەڕەشەی کردووە لەسەر ئەم بابەتە و ئەم شەو زۆر بە قورسیە بێت لەدانی ئێران بۆی ئەم پرسیاری من ئەوەیە کاک سامان تاران ئەتوانێت گرە و لەسەر درێژکردنەوەی ڕوبەڕوو بوونەوەکە بکات بۆ تێکدانی پلانەکانی ئەمریکا و ئیسرائیل بەڵێ یەکێک لە پلانەکانی ئەوەیە کە گوایە ئەمریکا و ئیسرائیل نەفەسیان درێژ نییە ئەوان بە
نەفەسێکی درێژەوە هاتوونەتە ئەم شەڕە خۆیان ئامادە کردو بۆ شەڕێکی دوور و درێژ بەڵام بەڕێی من ئەمە حربی عێراق و ئێرانی 100 ساڵ شەڕیان کرد چونکە ئەمە شەڕەکە زۆر چرترە شەڕەکە تەکنۆلۆژیایە ئیمساڵ لە هەشتاکانە فەرقەکە لە 2026 فەرقەکە ئەبێ ئەوان ئەو تاکیدمە حساباتانیان کردووە بەڵام ئەمێنێتەوە ئایا چەند خۆڕاگرە بێت چەند ئەتوانێت درێژە بەم شەڕە بات چەند زەخیرەی هەیە بتوانێت ئەم شەڕە ڕاگرێت ئەوەش ئەمێنێتەوە لەگەڵ وەقتا و سەیریکەین بەڵام بەحسی ئەوە کرد کە ئیمشەو لەوانەیە کارەبا یان ئاو لێ بدرێت ئەگەر سەیری مقارنەی لیانەکانیان بکەین تەماشاکەی هەتاکوون ئیستا ئەمریکا و ئیسرائیل لە شوێنی سەربازیان ناوە لە شوێنی حکوومەتەکە ئێراوە چۆنەڵی دەوائری حکومی گرنگرنگ وەکو ئەمن و ئاسایش و دیفاع و تر ئەو شوێنانەی موشەکەکان و ئەوانە راوە بەڵام نەراوە لە هیچ مەسفایەکی نەوت نەراوە لە هیچ چۆنەڵی محەتەیەکی کارەبا نێراوە لە هیچ برجێکی ئیتیسالات نێراوە لە هیچ شوێنێک کە زەرەر بە خەڵک بگەێنێت بەڵام سەیری ئەو لاشکەی لێ یاوە لە هینی بەڵام ترەمپڕێ زیاتر لەوە بەدەستێنی کە لە ئێران پلامان بۆ دانابوو ئەمە ئەوم بۆ شیکەیتوانێ بە بۆ چوونی تۆ زیاتر لەوا دەن کە پلانیان بۆ دانابوو چی ئەگرێتەوە؟ والله جاري كم اولا دفاعات جويا بنبر كرت او كم بو قاعده مشككان لي بدريت اوش شويني ذخيره كانوا دروزبوني مشكو درونو اوانش لي دراون شوينه جرينجا كاني حكومه حساسه اوانش كان كردو باماج اوانش لي راون خد زاني لهول ضرب بلين هول دقه خامنەئی و چل قیادەی ئێران لێدران کوژران ئەوە زەربەیەکی زۆر بەهێز بوو کە لە هەوڵدەقا لێیان تووشی شۆکی کردن چونکە ئەوەش هەر نەتیجەی سخۆری بوو کە خەڵکەکان هەتاکوون کامیرەکانی ترافیک لایتەکانیش هەمووی بەدەست ئەوانەوە یعنی سەیتەرەیەکی تەوایان هەیە کەواتە موساد و CIA کە 4 مانگە بەوردی سەیری ڕۆشتن و تەحرکاتی ئیمامیان کرد زۆر بە دەقیقی توانیان دەقەکەش بزانن شوێنەکەش بزانن لێدانەکەش بزانن کەواتە بڵێن زۆر چوونەتە عمقی داخلی ئێرانەوە بەڵام ئەوەی جێگای سەرنجە لێرە هیچ شوێنێکی نەوەوی لێ نەراوە یعنی ئەو ئەگەر وتیان لە نەتز و لە شوێنەکانی تر دەستیان کردوتەوە بە کار بۆ ئەوەی تەفعیلی تەخسیب بکەن و ئەوانە هەتاکوون ئیستا نەمان بیست و ئەو شوێنانە لێ بدرێت ئەوەش جێگایەکی سەرنجە و ئیستفهامە بۆ لێ نێراون ئایا زەربەکەی یەکەم لە هەوڵ حربی 12 ڕۆژەکە لەوێ هەموو شتێکیان تەخت کردووە یان جارێ ئەویان داناوە بۆ ئەخیر گوژم کە لێیان یان ئەو تا ئایانوێ ڕێکەوتنێک کە بێ بۆ ئەوەی ئەو مەوادانەی کە هەیە ببرێتە دەرەوە بێ ئەوەی چۆنەڵێ لێ بدرێت ئەمەش جارێ ڕوون نییە بۆ ئەو منتقانیان لێ نەراوە بەڵام ئیمڕۆ ئێستا پێش سەعاتێک لەمەوە پێش ترامپ کۆبوونەوەی کرد لەگەڵ سەرۆکی 12 دەوڵەتی ئەمریکای باشوور کە هەمویان لێ بوون کۆبوونەوەی کرد و وتیشی لە قسەکانیە 42 باخیرەی حربی ئێرانی لێدراوە یعنی ئەوە هینێکی لە باخیرەی گەورە و بچووک و گەورە بەڵام ئەوان 42 حسێب کردووە ئەمەش زەربەیەکی بەقوتە لە هێزی دەریایی ئێرانیش ئەوەش کە محافەزەی هورموزەکات یعنی شەڕەکە هەتاکوون بێت تونگترە بێت لێیانەکان بەقوترە بێت و عێراقیش هەر حەزەکەم بڵێم عێراق لە هەردوو لاوە لێرێت ئەمریکا لێیاد لە حولەفاکانش و ئێرانیش لە قەواعیدەکانی ئەمریکایات بەڵام ئەوەی جێ سەرنجە بۆ تەرکیز کراوەتە سەر هەرێمی کوردستان لەلایەکەوە ئەگەر سیر کەیت سەفارەتەکە لە بەغایە بەڵامیە بۆ چۆنەڵێ قونسڵێکە
قاعدەی ڤیکتۆریا لە بەغایەت لە قاعدەیەکی لە ناو مەتاری هەولێرەیات زەرەرەکە زۆرە بەڵێ لەو شوێنانەی یاوە لە دەوروخولی سلەیمانی لە کۆێراوە لە زرگێزراوە لە بورجەکانی تساڵات چووکە بەوەی کە کوردەکانی ڕۆژهەڵات گوایە لەگەڵ ئەمریکیەکانە ڕێکەوتون کە بچنە ئەو دیۆوە لە کوردستانەوە بەڵام هەتاکوون ئیستا کەس نەچۆ ئەوانیش بەڵام پژاک ئەتوانێ بە ئاسانی بڕات چووکە قەندیلەوە قەندیل بەدەست کەسەوە نییە ئەوەی ئەمەی بڵێم لە 1924 ئیتیفاقیەکی ئەمنی کرا لە بینی عێراق و ئێران و وەزارەتی پێشمەرگە کە ئەو سنوورانە بپارێزین پێکەوە و بزەبت داژنراوە ئێستاش جێیشی عێراقیشی لێت و هەروەها مەقەڕاتەکانی ئەوەی کە لە زورگێز بوو لە شوێنەکانی تر گوازرانەوە بۆ شوێنی دوورتر ئێستا ئەمە بۆ ئەکرێن بە ئامانج چکە کەسی لێنیە ئەو شوێنانە بۆ هەر زەختەکە لەسەر هەرێمی کوردستانە و دوێنێش هەڕەشەیەکی بەهێزی کرد لە هەرێمی کوردستان ئەڵێ هەچ پێشمەرگەیەکی بڵێن ڕۆژهەڵات بێتە ناو خاکی ئێرانەوە یان خاکی کوردستانەوە ئێمە بە تونگی لە هەموو دەمو دەستگاکانی هەرێمی کوردستانین لە کاتێکا کوردستان بێلایەنە لە کاتێکە کوردستان دۆستیانە معاملاتی ئابووری گەورەمان هەیە لەگەڵیانە و هیچ شتێک لە کوردستانەوە ڕووی نەداوە بەرامبەریان دۆستایەتیمان هەیە بەڵام بەداخەوە دیارە لەم شەڕا دۆست و نییە مەسلحەتەکەیە و دەریشکە و کە ئێمە لە بەغا کەس ناتوانێت پشگیریمان لێ بکە هەتاکو ئیمڕۆ نەبێن لام وایە ئیدانات کرا بەڵام نەحکوومەت و نەوەزارەتی خارجیە هیچ ئیدانەیەکی ئەم لە عێراقیشانەوەکۆ لە کوردستانە کە لێ ئێرێت بەعام ئیدانە نەکران و نازانین سەبەبەکەی چێ بۆ حکوومەتی عێراق نایەتە سەرخەت ئایا بێدەسەڵاتیە ئایا دەسەڵاتی نییە بەسەر ئەم چۆنەڵێ ئەم فەسائیلانەوە کە هەیە بەداخەوە جارێ ڕوون نییە بەڵام هیوادارین کە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا اتحادی پێکەوە کار بکەم بۆ ئەوەی ئەم زەختە لەسەر هەرێمی کوردستان کەم بێتەوە و هەروەها داواکارم لە قیاداتی کوردی هەرچ کەس لە ڕێگای خۆیەوە هەوڵ بدەن کە هەم قەناعەت بە ئێران بێنن هەم قەناعەت بە فەسائیلەکە بێنن کە کوردستان بپارێزن لەم شەڕە. کاک سامان عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە هەمیشە داواکاری ئەوەیان کردووە کە ئەم جەنگە بە دیالۆگ و دانیشتن لەسەر میێسک کۆتایی پێبێت بەشێک لە وڵاتانی جیهانیش فشاریان هەیە ئەم فشارانەی عێراق هەرێمی کوردستان فشارە نێودەوڵەتیەکان تا چەند کاریگەریانە بێت لە ڕێگریکردن لە خلیسکانی ناوچەکە بەرەو جەنگێکی فراوانتر ناوچەکە نەک ئێران و ئیسرائیل و ئەمریکا بەتەنها. بەڵێ خۆی ئێستا دوای ئەوەی احتیزاری هێنایەوە پزیشکیان هەنگاوێکی باش بوو بەڵام بەداخەوە بڕی نەکرد لێرانەوە جارێکی تر چووکە ئەوان وەکوتم شت لەسەر عەرز قیاسەکرێ بە قسە ئێستا کەس متمانەی بە کەس نەماوە وەکوڵێن هەر وەکو جەناب وتر لە قسەکانتە ترامپ هەر سەعاتی 2 سەعاتی قسەیەکی کە ئەکات چووکە متمانەکە نەماوە لە عینی مفاوزاتە لێراون متمانە نەماوە و هیچ هێزێک هەتاکوون ئێستا بەهێز نەهاتۆتە ناو معادلەکەەوە بۆ ئەوەی چۆنێڵێ بکەوێتە بینی هەردوو لاکەوە بەڕێی من یەک دەوڵەت هەیە ئەتوانەیە دەور ببینێ ئەگەر بەڕاستی بێتە ناو معادلەکەەوە ئەوی سینە چکە مەسالیحی سینی زۆر لێراوە عیلاقاتی باشیان لەگەڵ ترامپە ڕئیسی سین ئەگەر ئەو بێتە ناوە و زەماناتی رووسی و سینی بدەن بە ئەمریکا کە ئێران یعنی بە سیاسەتێکی کارەکە تەدەخل ناکات ناوچەکە یعنی شتێ بێکە هەردوو لە بپارێزێت ئەو زەماناتە بەس رووسیا ئەتوانێ و سین پێکەوە ئەتوان ئەو زەماناتە بن بە ئەمریکا و دەوڵەتەکانی ئەوروپا بەڕاستی دەوڵەتێکی دەوێت بە هێز بێتە ناوە و قسەشی بڕوات تەنها ئەوەی کە ئیبینم سینە بە دەرەجەی یەک لەگەر رووسیا ئەگەر پێکەوە بتوانن ئەم دەوڵەتانە دەور ببینن
یابان ئەتوانێت دەور ببینە، هند دەتوانێت دەور ببینە. ئەمانە دەوڵەتن کە چۆنەڵێ وەکو تاکو نیسا وەکو محاید سیرکراون، بەڵام تر بێلانن، بەڵام ئەمانی تر دەوڵەتە عەرەبیەکان بڕوا ناکەم لەم زروفە وەلەو هەمویان ئیستا داوایەکەن بە دایلۆگ ئەم مشکلەیە حەلکرێت، بەڵام شەڕەکە دژیانە و ناتوانم کەون ئەوەی کە دایلۆگ بکەن. زۆر باشە. من بەرپرسی نووسینگەی کورسات نیوزم لەگەڵای لە بەخاوە بێستون سەلام بە بوردەکاری زیاترمان بۆ باسکات هەم بردومانکردنی سەگڵاویە لە نزیک بەغدا و هەم ئەوەی کە لە باشووری مووسڵ بردومان کراوە. بێستن شەو باش. بوردەکاری وایە دەربارەی بردومانکردنی سەگڵاویە و باشووری مووسڵ کە لەوێ بنکەیەکی سەربازی حەشدی شعبی هەیە، ئەوەی سەگڵاویە نازانم چی لێگەر بۆمان باسکەی دواتر بۆمان باسکە شەقامی عێراقی بەغا ئێستا چی ئەڵێن. دوێنێ شەو لە یەکێک لە پارێزگاکانی خواروی عێراق خۆپیشاندانێکی فراوان بوو بۆ پشگیریکردنی ئێران، بەڵام پەخش نەکرا لە زۆربەی ڕاگەیاندنەکانی عێراق. ئەگەر ئەوانەمان بۆ شیکەی تۆ سپاس دەکەم. بەڵێ خاوەن ئەم کاتەی تۆ بینەرانی کورسات نیوز باش بێگومان ئەم ێوارەیە دەنگۆی دوو بڵێن کردەوەیە هەیە کە بردومان هەیە چ لە مووسڵ ئەوەیسا من هەندێ هەواڵی کەم پێگەیشتۆ، بەڵام تا ئێستا لەلایەن هێزانیەکانەوە پشتڕاست نەکراوەتەوە ئەوەی کە لیوای 33 فەوجی سێی حەجی شعبی لە مووسڵ کراوەتە ئامانج و باس لەوە کرێ کە کەسێک کوژرا و سێ کەسی کەش بریندارە لە هێزەکانی حەجی شعبی وەکو باسم کرد لە لیوای 33 فەوجی سێ. ئەمە کە بڵاو بۆتەوە دەنگۆی ئەوەی شەیە سەقلاویە ئەویش کراوەتە ئامانج، بەڵام تا ئێستا نازانرێ ئایا بە درۆن بۆ یاخود بە هێرشی فڕۆکە بووە، بەڵام تا ئێستا ئێمە لە بەغدا گوێمان لە هیچ فڕۆکەیەک نەبوو ئەم کات. هەر لەم کاتەیە تۆ قسە لەگەڵاکەی بێستون فرانس پرس ئەڵێت، ئاژانسی فرانس پرس ئەڵێت تەقینەوەیەکی زۆر بەهێز دووبەی هەژاندووە. فەرموو تۆ پیامەکە تاو کە بەڵام خۆ دەزانی 100% گۆڕانکاریەکان ڕوئەیەن پێویستە کات بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوزی ڕووم بکەینەوە بڵاوی کەینەوە. ئێستا لەو کاتی کە بێستن سەلام قسەمان بۆ کات لە بەغاوە تەقینەوەیەکی زۆر بەهێز دووبەی هەژاندووە. فەرموو بێستون بەردەوام بە. بەڵێ بۆکو باسم کرد هێشتا چاوەڕێەکەین لە لایەنە ئەمنیەکان لە شانەی ڕاگەیاندنی هێزە ئەمنیەکان پشتڕاست بکرێتەوە ئەو دوو بردمانی کە کراوە، یەک لە مووسڵ ئەوەکەیکە لە سەگڵاویە، دواتر باس لەوە کرێت لە ئەنبار لەوێش دەنگۆی تەقینەوە هەبووە، بەڵام وەکو باسم کرد دەبێت ئێمە زیاتر لە سەرچاوی فەرمی زانیارەکان وەرگرین ئەوەی کە یاخود لەو شاد حاڵانەی کە لەوێن، بەڵام ئەمە لە ماوەی ئەمە شڕۆژی بردمانکردن یاخودەم شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا زۆر شت بڵاوە بێتەوە، بەڵام دوجار بەشێکی زۆریشی ناڕاز دەرەچێ نادروست دەرەچێ، بۆیە دەبێت زانیارەکان لە سەرچاوی تایبەت لە یاخود لە سەرچاوی فەرمی وەرگرین. لەگەڵەوەشدا شەقامی عێراقی و لەگەڵ ئیدارەی عێراق و هەموو لایەنە سیاسیەکان چ لە عێراق بێت چ لە خۆراڵاتی ناوڕاست و بڵێن خەلیج داواکرێت بە شێوەیەکی دیبلۆماسیانە ئەم کێشەی چارەسەرکرێ، چونکە ئەوەی کە ڕووی داوە بەشێک لە ئەوە هیچ بڵێن لە ڕووی ئابووری و زیانێکی گەورەی گەیاندووە بەم ناوچانە چ لە عێراق و چ لە خۆراڵاتی ناوڕاست، چونکە زۆرێک لە بڵێن پرسە ئابوووریەکان هەمووی ڕاگیراوە و بە تایبەتی گەروی هورمز کە شادەماری ناردنی نەوتە بۆ وڵاتانی دەرەوت لە کەندا و لە عێراق و ڕەوانە بکرێ، بۆیە ئەو کێشە باسەکرێەوە لە بەشێک لە زۆر لە گروپکانی سەر بە حەجی شعبیش بڵاو کراوەتە کە لە دووبەی تەقینەوەیەکی زۆر بەهێز بووە و هەروە باس لەوە کرێ کە لە ئیسرائیلیش دەنگی بڵێن ئاگدارکردنەوە لێدراوە بۆی دووبارە ئێران هێرشی موشکی کردە سەر ئیسرائیل و موشکی بڵێن ئاراستەی ئیسرائیل کردووە، بۆیە شەڕەکە تا دێت گرمترە بێت و ئەمڕۆ ئەوەمان بیست کە ئەو چەکانی کە بەکارێنراوە یاخود ئەو موشکانی کە بەکارێنراوە لەلایەن ئێرانەوە بێستر بووە لە ڕۆژەکانی ڕابردوو و چەکی موشەکەکانی ئێران بەهێزتر لە بەرامبەر
بەڵێ ئەو موشەکانی کە ئاراستەی ئیسرائیل کراوە موشکی بەێسترە و جۆرێکی دیر لە موشەکانە و لەگەڵەوەشدا ترامپ لە وتەیەکیدا باسەوە کە بەنیازن هێرشەکە قورستر بکرێتەوە یاخود هێرشێکی زۆر بەهێز بکەنە سەر ئێران. ئەمە قسەی ترامپ بووە کە لە سوشال میدیا و لە هەندێک لە کەناڵەکانی ئەمریکا بڵاو بۆتەوە کە باس لەوا کرێ کە هێرشێکی زۆر بەهێز بکرێتە سەر ئێران و لە بەرامبەرشدا کەندا و باس لەو زەرە و زیانە زۆرانەی دەکات کە پێگەیشتووە چ لە ئەو کۆمپانیانەی کە لە وڵاتانی کەندا و کار دەکەن بە تایبەتی و کۆمپانیا بیانیانەی بە ئەمریکیەکان کە لە کەنداون تایبەت بە پرسی نەوت و هەروە گازی سروشتی. لە لایەکی دیکەوە باس لەوە کرێ هەر ئێستا لە حیفاوە بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی بەرەو حیفا و تەل ئەبیب ڕەوانە کراوە و زەنگی ئاگدارکردنەوە لێدراوە و ئەوەی کە دەبینرێت لە شەقامی عێراقی باس لەم جەنگاکرێ مەترسی زۆر هەیە و مەترسیەکی گەورەی ئابووری و زیانی گەورەی بە هاوڵاتیان بگات بەهۆی ئەم جەنگەوە. خۆتان دەزانن لە ماوەکانی ڕابردوودا عێراق بەرەو کێشەی ئابووری گەورەتر دەڕۆژ چووکە بەهۆی کەمبوونەوەی نەختینەی عێراقی ئەمی شوای کردبوو لەم دوو مانگەیە موچەی فەرمانبەرانی عێراقیش دواکەوتبوو بۆیە ئەمە شوای کردووە بەهۆی ئەم شەڕە و ئەمەی کە بەهۆی لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا هەیە عێراقیش تێوەگلاوان ڕۆژانە ناوچەکان و پارێزگاکانی چ باشوور چه هەرێمی کوردستانیش لە ڕێی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە یاخود لە ڕێی موشکەوە بردمان دەکرێت بۆیە ئەمە گرفتێکی گەورەی بۆ شەقامی عێراقیش دروست کردووە. ئەوەی کە بۆ من هاتێستا وەزارەتی دەورەوەی ئەمریکا باز لەوە دەکات هەرچی هێرشێک دەکرێتە سەر خاکی کۆمپانیاکان یاخود بۆ کۆمپانیەکان لە ناوچەکە ئەوان ئامادەن وڵام بدرێنەوە و ئەمریکا ئامادەیە وڵامێکی تون بداتەوە وڵامی ئێران بداتەوە ینی بڵێم وە بەڕوونتر باسی بکەین ئەمریکیەکان باسەوەکەن ئەگەر جارێکی دیکە کۆمپانیەکان ئەوەی کە سەر بە ئەمریکایە هێرش بکرێتەوە سەری یاخودە و ناوچانێک کە بەرژەوەندی ئەمریکای لێ هێرش کرێتە سەری وڵامی تونتریان دەبێت. ئەمە ئێستا بڵاو کرایەوە و لەگەڵەوەشدا هێرشەکە بەردەوامە بێ ئەو ئەمیێوارەیە تۆزێ زووتر هێرشەکان بۆ سەر خاکی عێراق دەستی پێکرد چووکە لە شوانی ڕابردوودا لە دوای کاتژمێنەوەیشەوە بردمانەکان یاخود هێرشەکان دەستی پێکرد چ بۆ قاعدەی ڤیکتۆریا یاخود بۆ ناوچەکانی دیکە. بیاسون سەلام بەرپرسی نووسینگەی کورسات نیوز لە بەغا لە کاتی بوونی زانیاری نوێ ئاگەڕین وڵات سپاس بۆ زانیاریەکانی کاکسەمان زۆر ببوورە کە زۆر ڕامانگرتی بەڵام وەکو بۆم باسکردی گرنگە زانیاریەکان سات بە سات وەکو خۆی بگوازینەوە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز. ئەم جەنگە ئەکرێت شێوەی هاوپەیمانیەکانی ناوچەکە بگۆڕێت یان هاوپەیمانێتیەکانی ناوچەکە؟ بەڵێ زۆر ئەگەر هەیە ئەگەر زیاتر تەشە نەبکە وەکو ئیستا بەحسی کرد ئەوە بۆمبێکی گەورە کە لە دووبەی تەقیوەتەوە لە شوێنەکانی ترکە هەر بردەوامن لەسەر ئیمارات لەسەر قەتەر ئەوە ئیسپا دەکا کە نوێت تەشەنە زیاتر بکرێت. لە لایەکیشەوە ئێران لەوانەیە بوێ زەختی زیاتر بخاتە سەر دەوڵەتەکانی خەلیج ئەوانی زەخت بخەنە سەر حکوومەتی ئەمریکی و کە بێنە سەر مێزی گفتوگۆ یعنی ئەویش ڕێگایەکە بۆ ئێران کە بێوێ ئەم زەختە دروستکە ئەوە ڕێگایەکە کە بێوێت شەڕەکە کۆتایی پێبێت ئەوژ ئەوەیە زیاتر بە چڕی لە دەوڵەتەکانی خەلیج بن لە مەساالح بن بەڵام ئەوەش هین ڕدێکی فعلی عکسیشی ئەبێت کە مەساالحی دەوڵەتەکانی عالم کە لێ ئێرێت ئەوانی ژێنە سەرخەت و زیاتر دژی جەمهوریەتی ئیسلامە بن. حەزەکەم دووشت بڵێم لێرە ئەگەر مەجال هەبێ حزبە کوردیەکانی لە ڕۆژهەڵات کە لە هەرێمی کوردستانین ئیستا ئەوان لە هەشتاکانە میوانی عێراق بوون کە شەڕی عێراق و ئێران بوون لەو وەختەوە لە
هاتوونەتە هەرێمی کوردستانەوە هاتوونەتە عێراقەوە بەناوی ئەوە بڵین هاتوونەتە عێراقەوە چالاکی ئەکەن بەڵام لە هەروەها هینیش جەماعەتی مەریەم ڕەجەوی مجاهدینی خەلق ئەوانیش لەوگرە بەڵێ ئەوانیش لێرە بوون بەڵام لە 2003 ئەوان دەرکران کوردەکانمانەوە لە ڕۆژهەڵات و چالاکی خۆیان گۆڕی بۆ چۆنەڵێ سیاسی لەباتی چالاکی سەربازی چەند جارێک کردویانە چالاکی سەربازی بەڵام شتێکی گەورە نەبووە لەبەر ئەوە ئەوان ڕێزیان لە هەرێمی کوردستان گراوە بۆی نەبێ بە شوێنێک بۆ ئەوەی کە تێک بچیان ئاشوبەی تیابێت لەوە حەزەکەم هەتاکون ئیمڕۆژ ئەوان هەر میوانن نە بە ئێران ناوی ناون بە ئرهابی نە عێراق ناوی ناون بە ئرهابی نە هیچ دەوڵەتێک لە عالەمە ناوی ئەم جەماعەتەی ناوە بە جەماعەتێکی ئرهابی ئەوەش خۆی لە خۆیان شتێکی باشە و هیوادارین ئەوەش هەر بە گفتوگۆ چارەسەر بکرێ بینە سەر نقطەی دوهەمم ئەمێ بەحسی جێشی ئەمریکی بکەم جێشی ئەمریکی لە 91ەوە تاکوون ئیمڕۆ کوردستانە پارێزە ملیارات دۆلاری سەرف کردووە لە تەدریبە لە پارە لە سیلاحە لە هەموو شتێکە ئێستا ئاسمانی هەولێر بە تایبەتی ئەمریکەکان ئەی پارێزن بە هەموو شێوەیەک هەچەند ئەو بەحسی کرد کە لێ درێت و ئەکەوێتە خوارەوە زەرەرەگەیەنە بەڵام ئەوە نەتیجێ ئەوەیە الحەمدولیلا کە ساڕوخەکە ناگات یان درۆنەکە ناگات ئەوە باشە بەڵام جێکی ئەمریکی لە 2003 کە هاتە ناو عێراقەوە لەگەڵ حولەفا توانیان حکوومەتی سەدام لابرن ومانەوە لە اتفاقی عسکەری هەیە و سیاسی و ئابووری هەیە لە 2010 بەڵام لە 2011 ڕۆشتن 2014 بانیان کردنەوە لەگەڵ حولەفا بۆ شەڕی دژی داعش هەتاکوون اتفاقی کرا لە 25 پشێنەوە کشانەوە لە بەغا لە عین ئەسەد کشانەوە لە زۆر شوێنیکە بەڵام حەزەکەم ئەو بڵم هێنایانە هەرێمی کوردستانەوە تاکوم 26 کەواتە ئەوە حکوومەتی عێراقە ئەوانی داوت کردووە نەوەکو هەرێمی کوردستان بەڵام هەر هەرێمی کوردستانە کرێ بە قوربانی بەڵێ سامان شاڵی چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ مابوویت بۆ شۆڤەکردنی نوێترین زانیاری دەربارەی جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل زۆر سپاس کاک سامان و ببوورەکە هەنێک کات بڕینی تیەکەوت سپاس بۆ جەنابەت ڕاستەوخۆ ئەگەڕێمەوە بۆ دیمەنەکانی هەولێر ئەم ئێوارەیە دوو جار هەولێر بۆردومان کرا بە درۆن هەردوو درۆنەکە خرانە خوارەوە جارێکیان لە نزیک فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر بوو جاری دووەم لە گوندی نزیک لای یان لە گوندی ئیسماعیلاوە بوو پێم وا بێت لە سنووری هەولێر بە هەمان شێوە ئەو درۆنەش خرایە خوارەوە لە باشووری مووسڵ بنکەیەکی سەربازی حەشدی شعبی بە هەمان شێوە بردومان کرا لە سەگڵاویە نزیک بەغدا لەوێش بردومان کرا ئەم دیمەنانەی کە ئەیبینن کەمێک بڵێ دیمەنی ئەم ئێوارەیەن ئەم شەوی هەولێر بوو کە بە درۆن هێرش کرا سەر هەولێر بەڵام خۆشبەختانە لەلایەن سیستمی بەرگری ئاسمانی هاوپەیمانانەوە کە دژە موشکیە ئەو درۆنانە خرانە خوارەوە بەداخەوە کەوتونەتە خوارەوە لە شوێنێک کە شوێنی نیشتەجێبوونە بۆ هیوایی زەرەر و زیانی زۆری لێ نەکەوت بێتەوە گیانی بێت یان مادی بێت جەنگەکە بەردەوامە وردەوردە گەورەترە بێت ئێران بنکەکانی ئەمریکای لە قەتەر و ئیمارات و بەحرەین بردومان کردووە سەرۆکی پەرلەمانی ئێران ئەڵێت هەر وڵاتێک مەبەستی وڵاتانی ناوچەکەی هەر وڵاتێک بنکەی سەربازی ئەمریکی لێبێت ئەبێتە مەینەتی بۆیان ئەمە یەکێکە لەو بنکە سەربازیانەی حەشدی شعبی لە باشووری مووسڵ کە بە فڕۆکە بردومان کرا حەشدی شعبی وتی گومانمان هەیە کە ئەو فڕۆکەی بنکەکەمانی بردومان کردووە فڕۆکەی ئەمریکی بێت دوای ئەوە بە چەند دقەیەک سەگڵاویە کە بە سەقڵاویە ناسراوە بە فەرمی لە عێراقا کەوێتە نێوان فلوجە و بەغدا ئەویش بە هەمان شێوە بردومان کرا تا ئێستا زانیاریەکان بە وردی نەگەشتون لە کاتی گەشتنیە جارێکی ترە گەڕێنەوانێ و پەیامنێرەکانمان وەرەگرین ئەچما تاران ئەوە دیمەنی ئەم ئێوارەی تارانی پایتەختی ئێرانە سەرڕای ئەوەی هەشت ڕۆژە جەنگێکی قورس جەنگی ڕوبەڕووبوونەوە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران
دەستی پێ کردووە تا ئێستا ئێران نەئاوی براوە نە کارەبای براوە. میدیاکانی ئێراڵێن دەنگی چەند تەقینەوەیەک لە شاری ئەسفەهان بیستراوە. بردومانەکە تاو بووە لە تاران، بەڵام ئەو ئاسەواری ئەو بردومانە قورسەیە کە تا ئێستا دوو کەڵەکەی بە ئاسمانەوەیە، ئەوە کاتی ئێوارەیە و ئەو بردومانە کراوە. وردەکاری زیاتر پاشکەمێکی تر بۆتان بڵاوەکەینەوانێک کە زەرر و زیانەکانی چین حتمەن پەیامێرمان هەموو وردەکاریەکانمان بۆ ڕوونەکاتەوە. وەکو بۆم باسکردن بە خێرایی جەنگەکە گۆڕێت. ئەمڕۆ ئەم شەو چاوەڕی گورزێکی کوشنداکرێت کە ئەمریکا لە ئێرانی بات. ئێران گەڕاوەتەوانی و بردومانەکات. بێتانە هێنمەوە سەرۆکی پەرلەمانی ئێران دەڵێت هەر وڵاتێکی ناوچەکە بنکەی سەربازی ئەمریکای تیا بێت ئەبێتە مەینەتی بۆ ئەو وڵاتە. کەواتە ئێران دەست ناپارێزێت بە پێی شیکاری چاودێرانی سیاسی. ئەمڕۆ قۆناغێکی تر ئەشێ دەست پێ بکات. ئێران بە قورسی بردومانەکات. ئەمریکاش ئەڵێت ئەوەی نەمان کردووە ئەم شەوەی کەین لە ئێرانە. چاوەڕێین سات بە سات ئێمە زانیاریەکانتان بۆ گوازینەوە. ڕۆماڵی جەنگی ڕوبەڕووبوونەوەی ئێران، ئەمریکا و ئیسرائیل بەردەوامە. ئەمڕۆ ئەشێ قۆناغێکی تر دەست پێ بکات لەو جەنگی ڕوبەڕووبوونەوەی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل. سەرۆکی پەرلەمانی ئێران دەڵێت هەر بنکەیەکی سەربازی ئەمریکا لە هەر وڵاتێکی ناوچەکەیە هەبێت ئەبێتە مەینەتی بۆ ئەو وڵاتە. ئەوە تا دیسانەوە دەستی پێکردەوانێ و بردومانی بەشێک لە وڵاتانی کەنداوی کرد. لە بەرامبەر ئەمریکا بردومانی حەشدی شعبی کرد لە مووسڵ، بردومانی سەگڵاویەی کرد. ئێستا سوپای ئیسرائیل دەڵێ سیستەمی بەرگری و ئەوەنە هەواڵەکان زۆرن بەڕاستی فریایان ناکە. میدیاکانی ئێراڵێن دەنگی چەند تەقینەوەیەک لە شاری ئەسفەهان بیستراوە. ترەمپ وتی ئەوەی کە ئەم شەوەی کەین جیاوازە لەوەی کە لە شەوانی ڕابردووە کراوە. سوپای ئیسرائیل دەڵێت سیستەمی بەرگری و کارگەیەکی دروستکردنی موشەکی بالیستیمان لە ئێران کردوتە ئامانج. بردومانمان کردووە. ئیسرائیل لەسەر دوو بەرە ئیشەکات. ئەوە تا لە لوبنان ئەیات ئێوێ بەیروت کە بە غەزەیەکی تر. ئێستاش بە دانیشتوانی باشووری بەیروت یاونتوە کە بێ فەورەن چۆریکەن بەپە لە چۆڵی کەن تەواو هیچ مەجالێکی تیان نەماوە. لە هەمان کاتە ئێران بردومانەکات، ئەمریکا حەشدی شعبی بردومانەکات، ئێران ئەگەڕێتەوە لە دوبەی و قەتەر و کوێت و
سعودیە و بەحرەینەیات جەنگەکە ئالۆزە هیچ پێشببینیەک هەڵناگرێت ئێستا پێشببینیەکەکەیت پاش دەدەقەیتر بارودۆخەکە گۆڕێت میدیاکانی ئێران دووبارە ئەڵێت چەند تەقینەوەیەک ئەسفەهانیان ئەوە دیمەنەکانی ئێستای کەمێک پێش ئێستای ئەسفەهانە سوپای ئیسرائیل ئەڵێت سیستمی بەرگری و کارگەیەکی دروستکردنی موشکی بالیستیمان لە ئێران کردوتە ئامانج بردومانمان کردو ئەوەی سەیرە لەم جەنگەیە ئەمریکا ئەڵێت سیستمی بەرگری نەماوە ئێران ئاسمانی لەژێر کۆنتترۆلی ئێمەیە ئیسرائیل ئەڵێت ئێمە سیستمی بەرگریمان کردە ئامانج بۆیە پێشببینی کردن بۆ ئەم جەنگە شیکاری ئەم جەنگە سات بە سات گۆڕانکاری بەسەرایەت ئەو موشەکانی کە ئێران بەکاری نەهێناوە ڕۆژ لە دوای ڕۆژ بەکاریان نەهێنێت سەرەتا بە جۆرە موشکێک دەستی پێکرد ئێستا موشکی تری هەیە ئەمڕۆ دوێنێ موشکی تری بەکارهێناوە سوپای ئیسرائیل ئەڵێ بارەگای فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسداران مەلەتاران بردومان کردووە یعنی سات بە سات گۆڕانکاریەکان بەرە و فراوانتر و گەورەترە ڕۆن بەپەلەکان فریاناکەون ئێستاکان فریاناکەون هەموو کەناڵەکان بەپەلیان هەیە ینی گەیشتوونەتە حاڵەتێک ئەتوانین سات بە سات ڕۆماڵ بکەین ئەچمە مووسڵ شیروان ببورن شیروان خدری پێامێرمانم لە دهۆکەوە لەگەڵایە شیروان ئەم کاتە و باش ئەو بردومانەی کە کرایە سەر بنکەیەکی سەربازی حەشدی شعبی لە باشووری مووسڵ هیچ زانیاریە کە لەسەر کۆ کردوێتەوە قوربانی هەبووە لەو بنکەیە شیروان گوێ لێمە بەڵێ ئەوە ماوەیە چەندین ڕۆژە یعنی ژلای فڕۆکەین جەنگی و فڕۆکن هەلیکۆپتەرین ئەمریکی و بارەکەین حەشدا شعبی هەم لە سەرتەرێ پارێزگاهانەوە هەمش دووروبەرێن پارێزگاهانەوە ئێنە بردومان کردن و دوێژی پچڕیل تاقی ڕەشیدیە دوو لیوان حەشدا شعبی کولی وایە سەیدە شوهەدا و لیوا سیوچایە لیوا بەدر بوو کو هاتبووینە بردومان کرد دوێژی بریندار هەبووینە هەرچەندە وەکو حەشدا شعبی فەرمی هیچ ئەمارێک بەڵاو ناکرێت و چەند بریندار یان کوشتی هەبووینە لێ هەبووینە ئەڤڕۆژی گەیارە دوو لیوان حەشدا شعبی هاتینە بردومانکردنە و الگوروان زانیارین دەستپێکی تەنوو زانیار فەرمینین گوروان زانیارین دەستپێکی قوربانی هەینە لێ قوربانی چەندن ئەویەکەشی دیار نەبووە لێ بێژن هەتان و هێژی فڕەکەین جەنگی دەوروبەرین وان جەها یعنی دەنگێوان هەیە هات بچێتکەن شێوەیەکی گشتیە بە ماوەی چەندن ڕۆژەیە پارێزگاها مووسڵ هەمژێ بژی سنوورێ پارێزگا دۆکێش دەستپێکە مووسڵ هەتا دومایکە مووسڵ گەل دەوروبەرین مووسڵ دەوروبەرین ترکێ ڕەخێ وڵات شەبەکە و جێن زانیاریین بژین زانیاری استخباراتین ئەمریکی هەیە و بارەکەین حەشدا شعبینیان چالەکەین حەشدا شعبی تێدا بڕێبەچن ئەو هەموو بارەکانیان مووسڵ تێنە بردومانکردن و ئەوڕۆژی تەنها گەیارە دوو جێوان هاتنە بردومانکردن وەکونەوە بینەوە ئاماژە پێدای و ئەو زانیاریین دەستپێکیان گەشتەما قوربانی هەبووینە لێ قوربانی چەمینە هەتانەوە دیارنە چکو دەستپێکە بردومانێ و هەتانەوەش دەگە فڕۆکە جەنگی سەرسەریوان دەبەراتێت ئەڤە توی دەمیدا و بەردەوامیە ئەو شەڕ نەبەرە ئەمریکا و ئیسرائیل و ئیرانێدا و ئەو گەفن سەر حەشدا شعبی هەین المووسڵکردنە پتریەوەن المووسڵکردنە بوارێ جێبەجێکردنەدایە و بووینە جێ ئارمانجێن هێزن ئەمریکیە بەڵێ چیوان خەدە ڕاستە خۆ لە دهۆک لەگەڵمانە بوویت سپاس بۆ تۆ کەمێک با بگەڕینەوە بۆ لای خۆمان کۆمەڵی هەواڵەیە حەزەکەم بۆتان بخوێنمەوە ئەمڕۆ 35 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی سلێمانی هاتیەپەڕێت کە دانیشتوانی شارەکە و ڕێکخستنەکانی ناوشار ڕوبەڕووی دەستگا ئەستەمکارەکانی ڕژێمی بەعز بوونەوە و توانیان لە ماوەیەکی کەمە سلێمانی لە بەعز پاکەنەوە. بەشداربوونی ڕاپەڕینی سلێمانیش چیرۆکی ساتەوەختی ڕاپەڕین و گڕیتینی خەڵکی شارەکە گێڕنەوە کە توانیان لە ماوەی 2 ڕۆژە ڕژێمی بەعز لە شارەکە دەربەدەر بکەن. خانێکی گرنگ بۆ مێژووی ئەم شارە کە 35 ساڵ لەمە پێش خەڵکی ئەم شارە لێرەوە ڕاپەڕینیان دژی زوڵم و زۆرداری ڕژێمی باز ئەنجامدا دواتر تەواوی گەڕەکانی گرتەوە. ڕاپەڕینێک کە تووڕێی هێزی پێشمەرگە و خەڵکی سلەیمانی پێکەوە یەکیان گرت و سەرنجام ڕژێمی بەعسی لە شارەکەدا ڕاماڵی لەو سەردەمەدا کە بێهیوای باڵی بەسەر چارەنووسی کووردا کێشا بوو پێشمەرگە و خەڵکی سلەیمانی بەورەیەکی پۆڵاینەوە
ڕوبەڕووی دام و دەستگاکانی ڕژێمی لە ناوچوی بەعز بوونەوە و هەرزوو کۆتاییان بەدەسەڵاتی خوێن ڕێژی و ستەمکارانەی بەعز لە شارەکەدا هێنا. بەشداربووانی ڕاپەڕین و دوای تێپەڕبوونی 35 ساڵ جارێکی دیکە لەو یادەدا هاتوونەتە ئەمنە سوورەکە و باسی ساتەوەختی ڕاپەڕینەکە ئەو چیرۆکە خەمناک و تراژیدیانە دەکەن کە ڕژێمی بەعز بە دڕندانەترین شێوە بەرامبەر بە ڕۆڵەکانی کورد کردوێتی. ئەمنە سوورەکە زۆر شت بیری منەقاتەوە کە دێمە ئێرە ئەو ژێرزەمینەی کە ئەیبینن ئەلێوا زیندانی بوومتیایە بیری ئەو هاوڕێیانە مەکەوێتەوە کە لێرە سجن بوون کە لێرە شەید بوون ئەوم بیرەخاتەوە. بەڵام شتێکی تر دڵخۆشی کردم کە لە ڕۆژی ڕاپەڕین بینیم ئەو کەسانەی کە ئەوانەیان شەید کرد و ئەو کەسانەی ئەشکەنجەی خەڵکانی ئەمەیانەدا جەنازەکانیان ئەلەم سەر کۆڵان و سەر جادە و شوێنانە کەوتبوون. چواری بەیانی سیارم پێ و بە سیارەت فڕێکم لا بە دۆری و مەکتەبە تومزانم هێزی احتیاتیان بۆ نەهاتووە هیچ هێزێک نەهاتبوو. اینجا من هەر وەزعەکەم تاخیرە کرد لە ڕای دەستاڕەکە و دەستی پێ کردبوو بەیانی تقریبا سەعات 9 ئەوانە من تاخیر مەکرد. مەبەستەکەم چی بوو؟ ئەگەر ئێمە سەرکەوتنمان بەدەست نەهێنا شوێنێکمان دانابوو بۆ خۆمان ئەو شوێنە هەیکەل بوو خانوو بۆ عایلەشتیتیانە بوو مقاومە بکەین بۆی شەو بتوانین دەرچین. ڕاستێکی نیشتمانی کوردستانی بەڕاستی شانە چەکدارەکان و ڕێخستنەکان و ئەوانە دەوری کاران هەبوو بەڵام دەتوانم بڵێ میلەتی کورد هەتا قوڕقوڕاگەی پڕ ببوو لە زۆری حیزی بەحز ئەوەم بیرەکەوێتەوە ئەو ڕۆژە هیچ کەس بیری لای دایک و برا و کەس نەبوو ڕۆژی ئەوە بوو خەڵک لە ماڵی خۆی لە جادە و لە دوکان بێتە سەرجا دژی ئەم ڕژێمە ڕاپەڕێ. ڕاپەڕینی سلەیمانی بووە سەرەتای هەڵهاتنی خۆری ئازادی و دیموکراسی لە مێژووی گەلی کووردا. بەشداربووانی ڕاپەڕینەکە بەوپەڕی هەستی نیشتیمانی و نەتەوایەتیەوە ڕوبەڕووی ڕژێمی بەعز بوونەوە و ئەو پەیامەیان گەیاندا دوژمنانی کورد کە هیچ کات زوڵم و ستەم و چەوساندنەوە قبوڵ ناکەن. 35 ساڵ لەمەوبەر کە خەڵک بە یەک دەنگ بوو خەڵک بە یەک دەنگ بوو خەڵک پێکەوە قۆڵیایە شانیایە بەر شۆڕشێکی مۆدێرن لە ساڵی 1990 ئەویش ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو کە ئەو یەکبوونەوای کرد کە لە ماوەی چەند ڕۆژێکدا کوردستان لە دەستی چەپەڵی گەورەترین دوژمنی کورد گەورەترین دوژمنی مرۆڤایەتی کە سەدام حوسێنی حیزبی بەعسی ڕووخاو بوو ڕزگار بکات. یەکگرتووی یەکدەنگی گەلی کورد لە بەهاری ساڵی 1991 بووە ڕۆژێکی لەبیر نەکراو لە مێژووی گەلی کورددا کە توانی لە ماوەی 16 ڕۆژدا تەواوی کوردستان لە دەستی ڕژەمی بەعسی لە ناوچوو پاک بکاتەوە و بەهاری ساڵی 1991 بکاتە بەهاری خۆشی و شادی و سەرکەوتنی گەلی کورد لە ناوچەکەدا. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی. کەمێک پێشەستا درۆنێک لە گوندی ئیسماعیلاوە لە سنووری هەولێر خرایە خوارەوە. بڕیار محەممەدی پەیامنێرمان ئێستا لەوێ و بۆمان باسەکە. بڕیار شەو باش چی بووە چۆن بووە چی لێکەوتۆتەوە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوزی بگوازیتەوە. خاوەن سڵاوتان لێبێت بە دروستی لە سعات 5:30 ئێوارەی ئەمڕۆ تاوەکو سعات 6:45 خولەکی ئێوارەی ئەمڕۆ دوو هێرشی فراوان کراوەتە سەر شاری هەولێر. هەردوو هێرشەکە لە ڕێگای درۆنی بۆم ڕێژکراوە بووە. درۆنی یەکەم بە ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بوو لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. درۆنی یەکەم تێک شکێنرا و پارچەی درۆنەکە و ئەو موشەکەی کە لەلایەن سیستەمی بەرگریەوە ئاراستەی درۆنەکە کرابوو بەر کۆگا کەوتووە لە نزیکی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە دروستی لە سعات دروستیەن لە سعات 5:30 ئاگرەکە بەردەوامە تاوەکو ئێستا و ئەو دیمەنانەی ئێستاش کە لەسەر شاشەی کورسات نیوز دەبینن ئەمە ئەو درۆنەیە کە تێک شکێنراوە لە گوندی ئیسماعیلاوە. من چوومە شوێنەکە بەڵام هێزە ئەمنیەکان لەوێ بوون سەرقاڵی لێکۆڵینەوە بوون لە شوێنی ڕووداوەکە. ئەو دیمەنانی کە بۆ ناردوین دووکەڵێکی زۆر ڕەش و چڕ و پڕە. ئەمە درۆنی چەندتەنی بووە. وەکوتم ئەو درۆنانەی کە هاتوونە جیاواز بۆ چونکە بەو پێ جیاواز بۆ چونکە لە
ماوەی ڕابردوو درۆنەکان کە ئاراستەی هەریەکە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کۆنسولخانەی ئەمریکا دەکران یعنی کاتێکە لەلایەن سیستەمی بەرگری فڕۆکەخانە و هەروە کۆنسولخانەشەوە بەرپەرز دەدرانەوە یعنی زەرەر و زیانەکەی وان نەبوو بەڵام ئەوەی کە بە تایبەتی ئەو درۆنێک کە ئێستا دیمەنەکان لەسەر شاشە ئێوە دەیبینن دووکەڵێکی زۆری هەیە من خۆم چوومە شوێنەکە لەوێش دەستگامنەکان وتیان لەبەر هەستیاری شوێنەکە و لەبەرەوەی کە بارودۆخەکە نەگونجاوە ناتوانن لێرە ڕۆماڵ بکەن ئێمە وەکو یەکەم دەستگای میدیایی کە گەشتینە ئەوێ هێشتا بەشێک لە کارمەندەی هێز ئەمنیەکانیش نەگەیشت بوونە شوێنی ڕووداوەکە ینی تەنها یەک ئۆتۆمبیلی دەستگا ئەمنیەکان لەوێ بوون هێشتا تیمی ئەندازەی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر نەگەشت بە شوێنەکە و تەنانەت هیچ هێزیەکی دیکە تەنانەت تیمەکانی بەرگری شارستانیش لەوێ نەبوون کاتێککە ئێمە گەشتینەوێ سەرەتای ئاگرەکە ئێمە لەوێ بووین ینی لە بەشی پشتەوەی کۆگای یەکێک لە کۆمپانیاکان کە لە دەوروبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بوو ئەو موشەکەیکە بۆ بەرپەرزدانەوەی ئەو درۆنە ئاراستەی کرابوو هەم پارچەی درۆنەکە و هەم پارچەی موشەکەکەش بەشێکی ئەو کۆگایە کەوتو بوو ئاگرێکی زۆری لەکەوت بووە بەوتەی خاوەنی کۆمپانیەکە کە لێو بوو لەگەڵ دەستگا ئەمنیەکان قسەی دەکرد وتی لێرە بڕێکی زۆری بنزین و موادی دیکەی لێیە کە مەترسی زۆری هەیە کە ئەگەر ئاگر بگاتە ئەوێ ئەوە کارەساتی لێ دەخۆمێتن بۆیە تاوکو ئێستا من قسە لەگەڵەوە دەکەم ئاگری ئەو کۆگایە نەکوژاوەتەوە یاخود کۆنتترۆل نەکراوە کە لە پشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەهۆی بەرکەوتنی پارچەی درۆن و هەروەها پارچەی ئەو موشەکەش کە بۆ تێکشکاندنی درۆنەکە بەکارات بوو ئەوەی گوندی اسماعیلاوەش هیچ زەرەر و زیانێکی نەبووە ئەگەر کامێرەمانەکەم نیشانی بدە ینی بە دروستی لێرە لە پشتی منەوە لە دووری چەند 100 مەترێک کەوەکوتم هێز ئەمنیەکان ڕێگەیان نەدایمە بچینە شوێنەکە بەڵام من خۆم چوومە لای ئەو بەرپرسەی ئاسایش کە لێوە بۆ قسەم لەگەڵی کرد وتم هیچ زەرەر و زیانی هەبووە وتی هیچ زەرەر و زیانێکی نەبووە و لە نێو ئەو دەشتایانە کەوتۆتەوە ئەمەشیان هەل لەلایەن سیستەمی بەرگریەوە تێکشکێنراوە بەڵام شێوەیەکی گشتی هەردوو درۆنەکە ئەوەی کە لە گوندی اسماعیلاوە هیچ زەرەر و زیانێکی نەبووە نەمادی نەجیانی و ئەوەی کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریش بەرپەرزراوەتەوە و لە نزیکی ئەوێ کەوتۆتە خوارەوە تەنها زەرەری مادی هەبووە وەکوتم ئاگرێکی گەورە بۆ تاوەکو ئێستاش ئاگرەکە کۆنتترۆل نەکراوە بڵێ بڕیار سپاس بۆ تۆ زۆرە کۆچیت ئەو بخۆرەوەی شەڵا سەلامەتە بیت بڕیار محەممەد ڕاستەوخۆ لە گوندی اسماعیلاوای دەوروبەری هەولێر لەگەڵمانە بوویت وردەکاری بۆ بینەران و بیسەرانی کورسان نیوز ڕوون کردەوە کە چۆن ئەو درۆنە خراوەتە خوارەوانی و ئەو دوو کەڵە چڕ و پڕی کە لەوێ بوو هۆکارەکەی چی بوو لە ئێستای کورسات نیوزا تەبعاً سوپای پاسدارانی ئێران ئەڵێت ئێمە بنکەیەکی سەربازی ئەمریکامان بردومان کردووە لە بەحرین بۆچی بردومانیان کردووە ئەڵێ وەک وەڵامێک بۆ ئەوەی کە ئەمریکا بنکەیەکی شیرینکردنی ئاوی کردووەتە ئامانج وەکو پێش نیو سەعات بۆم باسکردن شۆڤی ئەوواکرێت پێشببینی ئەوواکرێت کە ئەوەی ئەمریکا ئەم شەو دەسی بۆبات ئەوەیە کارەبا و ئاوی ئێرانە وەک وەزیری وزەی ئێران وتی ئەمڕۆ وتی دڵنیایە دێنە هاوڵاتیانی ئێران کە نایڵین بێ کارەبا و بێ ئاو بن سوپای پاسداران ئەڵێت ئێمە بۆیە ئەم بنکەی ئەمریکامان کردوتە ئامانج لە بەحرین چونکە ئەوان هێرشیان کردوتە سەر بنکەیەکی شیرینکردنی ئاو بەشێک لە ئاوی ئێران سوێرە ئینیان بۆ داناوە بنکەیان بۆ داناوە کە ئەو ئاوە سوێرە شیری نەکرێت بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتنیەکە لەگەڵ کەناڵی فۆکس نیوز دیدگای یەکێتی لەبارەی دوایین پێشهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی دژی ئێران خستۆتە ڕوو بافڵ تاڵەبانی ئەڵێت ڕۆژانی سەخت چاوەڕوانی ناوچەکە هاکات ئاماژەی بۆش داوە پێناچێت ئێران بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێت و بەرگریەکی تون دەکات سەرۆک پافڵ جەختی لەوەش کردوێتەوە هیچ ئۆپراسیۆنێکی سنوور بڕی چەکداری لە عێراقەوە بۆ ناوخاکی ئێران نییە. Now is Bafel Talabani, president of the Patriotic Union of Kurdistan, the PUK. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی فۆکس نیوز باسی لە دیدگای یەکێتی لەبارەی دوایین پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران کرد. لە دەستپێکی چاوپێکەوتنەکەدا بافڵ جەلال تاڵەبانی ئاماژەی بەوەدا دەستپێکردنی هێرشەکان لە ناکەو بووە و پێدەچێت پەرسەندنی زیاتر و ڕۆژانی سەخت چاوەڕوانی ناوچەکە بکات.
هێرشەکان بە شێوەیەکی لە ناکاو دەستیان پێکرد و پێدەچێت پەرەسەندنێکی گەورە بێت لە هەموو بەرەکانەوە. کوردستان لە چەند گۆشەیەکی جیاوازەوە هێرشی کراوەتە سەر و هیچ نیشانەیەک نابینین بۆ هێوربوونەوەی بارودۆخەکە. سەرۆک بافڵ لەباری هەڵوێستی ئێران لە بەرامبەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دەڵێت چاوەڕوان دەکرێت ئێران بەرگریەکی تون بکات. هەروە لەبارەی خواستی ئیسرائیل بۆ گۆڕینی دەسەڵات لە ئێران سەرۆک بافڵ ڕایگەیاند هیچ سیمبولێک نییە لە ئێران خەڵک دوای بکەوێت. ئەوەش ئەگەری ڕوودانی ئەو سیناریۆیە ئەستەم دەکات. هیچ سیمبولێک نییە لە ئێران خەڵک شوێنی بکەوێت. بوونی هێزی سەربازی لەسەر زەوی کە هێندەی ڕۆژئاوای ئەوروپایە پێم وانی ئەوە بژاردەیەکی گونجاو بێت. سەرۆک بافڵ لەبارەی بوونی ئۆپراسیۆنی چەکداری لە سنوورەکانەوە وتی ئەوە هەنگاوێکی زیان بەخشە. ڕاشی گەیاند پێویستە کوردستان ببێتە پردێک نەک گۆڕەپانی جەنگ بۆ ڕەوادنەوەی گرژیەکانی ناوچەکە. دەبێت کوردستان ببێت بە پردێک نەک گۆڕەپانی جەنگ. پێم وایە ئێمە پێگەیەکی ناوازەمان هەیە بۆ ئەوەی ڕۆڵێک ببینین لە دامرکانەوەی گرژیەکاندا. هەر کاتێک کە گونجاو بێت. هەروەک چۆن ڕەوانشاد سەرۆک مامجەلال ئەو ڕۆڵەی دەبینی. لە کۆتایی چاوپێکەوتنەکەشدا سەرۆک بافڵ داوای لەسەر جەم میحوەرەکانی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد کێشەکانیان بە دیالۆگ چارەسەر بکەن. جەختی لەوەش کردەوە تاکە ڕێگا بۆ گەیشتن بە ئاشتیەکی درێژخایەن گفتوگۆ و سەقامگیری و ئاشتیە. لە دووەم هەفتەی جەنگی نێوان ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بازنەی پێکدادانەکان فراوانتر بووە. هەردوو بەری هەڕەشەی وشاندنی گورزی تونتر لە یەکترەکەم. هەرێمی کوردستانیش بووە تا ناوچەیەک کە تاو ناتاو بە درۆن و موشک بە ئامانجەگیرێت. لە دوایین پێشاتی شاپیانێری کورسات نیوزەڵێت درۆنێک لە ئاسمانی هەولێر خراوەتە خوارەوە. لەلایەکی ترەوە پاسەوانی نیشتیمانی کوێیت ئاماژەی بۆوە کردووە فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئێرانیان لە نزیک دامەزراوەیەکی سەر بە وەزارەتی بەرگری خستووەتە خوارەوە. میدیا ڕسمیەکانی ئێران ئەڵێن بەهۆی ئەو هێرشە ئاسمانیانی ئەمڕۆ ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر دامەزراوە مەدەنی و سەربازیەکان کردویانە زیانێکی بەرفراوان لە ناوچەکە و لە ناوچە جیاجیەکانی وڵات کەوتوتەوە. ژمارەیەک نەخۆشخانە و دامەزراوەی تەندروستی لە شارەکانی خوزستان، ئەهواز، ئەندیشک زیانیان بەرکەوتووە. باز لەوەش کراوە فڕۆکە خانەی مهر ئاباد لە تاران یەکێک بووە لەو شوێنانەی کراوەتە ئامانج و ئاگر لە دەوروبەری فڕۆکەخانەکەش کەوتوتەوە. سەرۆکی ئەمریکاڵێت لە ماوەی 3 ڕۆژە 42 کەشتی ئێرانیان نوقم کردووە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەبارەی بەرەو پێشچوونی ئۆپراسیۆنەکانیان لە دژی ئێران ئەڵێت هێزەکانیان لە ماوەی تەنها 3 ڕۆژە توانیویانە 42 کەشتی جەنگی ئێرانی نوقم بکەن. ئاماژەی بۆش کردووە و ئامانجانەی ئێستا لە ئێران بەدەستی هێرن زۆر زیاترە لەوەی پێشتر پلانیان بۆ داڕشت بوو. جەختی لەوەش کردوەوە ئێران زۆر نزیک بووەوە لەوەی ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی، بەڵام ئێستا ڕێگریان لێکراوە. ئەژڵێت بە هەموو شێوەیە کارەکەن بۆ ئەوەی ژمارەی کوژراوانی سەربازانی ئەمریکا لەم جەنگەیە بۆ کەمترین ئاست کەم بکەنەوە. ئەم لێدوانانە لە کاتێکایە کاگرژیەکانی نێوان واشنگتن و تاران گەیشتونەتە بەرزترین ئاست. سوودانی داواکات هەموو هەوڵە نێودەوڵەتیەکان بۆ ڕێگریکردن لە فراوانبوونی ئاڵۆزیەکان لە ناوچەکە بخرێنە گەڕ، چونکە تەنها بە دانوستان کۆتایی بە قەیرانەکانە هێنرێت. محەممەد شیا سوودانی سەرۆک وەزیرانی عێراق جەختی کردوێتەوە لەسەر پێویستی خستنە گێڕی هەموو هەوڵەکان بۆ ڕێگریکردن لە فراوانبوونی ململانی و ئاڵۆزیەکان و پاراستنی ناوچەکە لە جەنگێکی هەرێمی گشتگیر و مەترسیدار. ئەژڵێت پێویستە ناکۆکی و شەڕ و ئاڵۆزیەکانی ناوچەکە ڕابگیرێن و دانوستانیش تاکە ڕێگایە بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکان. ئەو لێدوانانەی سوودانی لە کۆبوونەوەی کابووە لەگەڵ ئەلبروس کۆتراشێف باڵیۆزی رووسیا لە بەغدا و باڵیۆزی رووسیاش دووپاتی کردوێتەوە کە مۆسکۆ بایەخێکی زۆر بە ڕۆڵی عێراقیات و پشگیری لە هەموو دەست پێشخەریەکە کات کە ئەمانج لێی چەسپاندنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە بێت.
هاوپەیمانی داری دەوڵەت کە هێزە پێکهێنەرەکانی حکوومەتی ئێستای عێراق لەخۆگرێت بۆ تاوتوێکردنی گۆڕانکاریەکانی ناوچەکە و لێکەوتەکانیان لەسەر ئابووری و ئاسایشی عێراق کۆبەوە و جەختی کردەوە کە پێویستە وڵاتەکە پەلکێشی ناو ململانی ناوچەیەکان بکرێت و نەبێتە مەیدانێک بۆ یەکلاکردنەوەیان. ئەو کات بە توندیش ئیدانەی ئەو هێرشانەی کرد کە سەروەری عێراقەکەنە ئامانجوو جەختی کردوێتەوە لەوەی نابێت خاک و ئاو و ئاسمانی عێراق بۆ کاری دوژمنکارانە بەکار بهێنرێت. ئەو پەیمانیەکە پاڵپشتی تەواوی خۆیشی بۆ هێزە چەکدارەکانی عێراق دووپات کردەوە بۆ گرتنەبەری هەموو ڕێکارە یاساییەکان بە مەبەستی پاراستنی سنوورەکان و ڕێگریکردن لە بەکارهێنانی خاکی عێراق بۆ هەڕەشەکردن لەسەر ئاشایشی ناوچەکە. فەرماندەی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق دڵنیاییەدات لە پاراستنی سنوورەکان و ئەڵێت لەگەڵ هێزەکانی هەرێمی کوردستان هەماهەنگیان هەیە بۆ پاراستنی هەموو سنوورەکان. فەریق محەممەد سەکەر فەرماندەی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق ئەڵێت تەواوی سنوورەکانی وڵات لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تەواوی پارێزراون و لەژێر چاودێری و کۆنتترۆڵێکی وردی ئەمنیان. ئەژڵێت عێراق زیاد لە 600 کیلۆمەتر سنووری لەگەڵ سووریا هەیە و سوپا و حەشدی شعبیش ئەو سنوورانە پارێزن و ڕێگە بە دزەکردنی گروپە چەکدارەکان نایەن. لەبارەی سنوورەکانی هەرێمی کوردستانیش لەگەڵ ئێران فەرماندەی پاسەوانی سنووری عێراق ئەڵێت هەماهەنگیەکی باڵا لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و ئاسایش هەیە بۆ بەهێزکردنی ئاسایشی سنوورەکانی سلێمانی و هەولێر و هەڵەبجە. ئیداری ئێستای ئەمریکا بە سەرۆکایەتی ترامپ استراتیژێکی نوێ لە سیاسەتی دەرەوەیە پەیڕەوە کات بەرامبەر وڵاتانی نەیار و دوژمنی، ئەویش لە ناوبردننی لێپرساوە باڵاکانیان و جێهێشتنی چارەنووسی وڵاتەکەیە بۆ گەلەکەی. لا دیارترین ئەو استراتیژەش وڵاتانی ڤەنزوێلا و ئێرانە. استراتیژە نوێیەکە جگەلەوەی دوژمنانی ئەمریکا لە ناوە بات ڕێگە بە ئەمریکاشەیات دەستی بگات بە نەوتی ئەو وڵاتە. سەری مارەکە پان بکەرەوە و چارەنووسی وڵاتەکە بۆ گەلەکەی بەجێبهێڵە. ئەمە سیاسەت و استراتیژی نوێی ئەمریکایە بۆ وڵاتانی نەیار و دوژمنی. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی لە راپۆرتێکی شیکاریدا و لە زاری چەند لێپرسراوێکی باڵای ئەمریکاوە ئاشکرای کردووە ئیدارەی ئێستای ئەمریکا بە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ استراتیژێکی نوێ پەیڕەو دەکات لە شێوازی سیاسەتی دەرەوەیدا. ئەویش ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی دژی وڵاتانی دوژمن و لە ناوبردنی باڵاترین لێپرسراوەکانیانە. دواتر ڕێگەدان بە گەلی ئەو وڵاتانە بۆ ئەوەی بڕیار لە چارەنووسی وڵاتەکەیان بدەن. ئەم استراتیژە نوێی ئەمریکا هاوتەری بە لەگەڵ وتەیەکی ترامپ کە بە گەلی وڵاتانی دوژمنی ئەمریکا دەڵێت ئەمریکا بردومان دەکات و ئەوانیش بڕیار بدەن. لێپرسراوانی ئەمریکا ڕوونیان کردووەتەوە استراتیژە نوێیەکەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕێگە خۆشکەرە بۆ کەسایەتەکانی جێگەی ڕەزامەندی ئەمریکا و هێزە بچووکەکان بۆ ئەوەی بگەنە دەسەڵات بەبێ بەکارهێنانی هیچ هێزێکی زەمینی ئەمریکا کە چەندین دەستکەوتی گەورەشی بۆ ئەمریکا تێدایە. لەوانەش دەستگەیشتن بە نەوتی وڵاتان و کەمکردنەوەی پەنابەران و مادەی هۆشبەر لە ناوخۆی ئەمریکادا. استراتیژە نوێیەکە لە سەرەتای ئەم ساڵەوە بە شێوەیەکی بەرچاو لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بەدی دەکرێت. دیارترینیان دەستگیرکردنی نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤەنزوێلا و کوشتنی ئەلی خەمنەی ڕابەری باڵای ئێرانە. ئەمریکا بە استراتیژە نوێیەکەی نایەوێت جارێکی تر ڕوبەڕووی جەنگی درێژخایەنی وەک عێراق و ئەفغانستان ببێتەوە. ترامپیش پێی وایە سیاسەتی بنیادنانی دەوڵەت کە لە چەندین دەی ڕابردوودا ئەمریکا پەیڕەوی کردووە سیاسەتێکی شکست خواردوو بە هەدەردانی سامانی مرۆیی و ئابووری و سەربازی ئەمریکایە. لیندسی گراهام سیناتۆری کۆماریەکانیش لەبارەی استراتیژە نوێیەکە بەگەلی وڵاتانی دوژمنی ئەمریکا دەڵێت ئەمریکا نمونەیەکی نوێ و هەلێکتان دەداتێ. ئێوەش بڕیار بدەن چیتان دەوێت. ئەگەر گروپێکی تری دوژمنی ئەمریکا و ئەمریکەکان هەڵبژێرن ئەوانیش دەکوژن. استراتیژە نوێیەکەی ئەمریکا لەلایەن هاوپەیمانان و سیناتۆرە کۆماریەکانەوە بە فراوانی پێشوازی لێ دەکرێت و پێیان وایە
لە چوارچەوەی هەنگاوەکانی ترامپە بۆ زیاتر گەورەکردنی ئەمریکا. بەڵام بەشێک لە شیکەرەوانی سیاسەتی دەرەوە پێیان وایە ئەو استراتیژە تەنها بۆ ڤەنزوێلا و وڵاتانی هاوئاستی سەرکەوتوو دەبێت. بەڵام بۆ وڵاتێکی وەک ئێران کە سیستمێکی سیاسی و ئەمنی هاوسەنگی هەیە سەرکەوتنی ئەستەمە. تەنانەت ئەگەر سەرکەوتوش بێت ڕەنگە ناسەقامگیری ناوچەی و نێودەوڵەتی بەدوای خۆیدا بهێنێت. ئەو کاتەش بەرپرسیاری سەرەکی ناسەقامگیریەکە ئەمریکا دەبێت. شانی ڕاگەاندنی ئەمنی عێراق قەڵێ بارگای دێوای چلی حەشتی شعبی بۆردومان کراوە بوو کە بۆمان باس کرد جەنگەکە فراوانترە بێ حوسیەکان ئێستا لە یەمەن ئەوانیش هێرشیان دەست پێ کردووە ئەوە بوو کە پەیامنێرمان باسی کرد. ئەو دیمەنە بوو کە پەیامنێرمان باسی کرد، شیروان خەدر باسی کرد. سات بە سات گۆڕانکاریەکان گەورەتر و فراوانترە بن و پێشبینی هەڵناگرن. ئەوەی ئێستا پێشبینی بۆکی ئەشێ ساتێکی تر گۆڕانکاری بەسەرا بێت. بەڵام ئەو ئێستایی کە هەیە شانی ڕاگەیاندنی ئەمنی عێراق لە ئەنجامی بۆردومانەکان ئاڵێت سێ چەکداری حەشتی شعبی بۆردومان بوون، بریندار بوون، چەکدارێکیش مردووە. ئەم جەنگە بتەوێت نەتەوێت کاریگەریەکی زۆر فراوانی هەیە لەسەر ئابووری. بۆیە من ئەچمە لای هاوکارم زریان ڕەحمان لە دیسکی ئابووری کورسات نیوز ئەم کاتە و باش زریان ماندوو نەبیت. سڵاوت لێ بخاون تۆش ماندوو نەبیت. سپاس دەکەم. دوێنێ گفتوگۆیەکی چڕ و پڕ و پڕ زانیاریمان کرد کە تۆ بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز ڕوون کردەوە. باسی ئەوە کرد کە کۆمەڵێکی زۆر لە کۆنتێنەر لە بەسرە گیریان خواردووە. جارێ ئەبێ داخڵی ئەم سیستەمە بکرێن، بازرگانەکانی هەرێم بەوەش رازین، بەڵام هەر داخڵ ناکرێن. تۆ ئەمڕۆ دوواداچوونێ کردووە ئەمێ دوایەوەی کە ئەم زانیاریانە بۆ بینەرانی کورسات نیوز ڕوونەکەیتەوە لەسەر نوێترین گۆڕانکاریە ئابوووریەکانی عێراق دواترین گفتوگۆ لەسەر ئەو بابەتاکە. زۆر باشە خاوەن ئەوی کە باست کرد بابەتێکی زۆر زۆر گرنگ بوو کە دوێنێ وروژە و ئەمڕۆکە بە پێویستم زانی بە دوواداچوونی بۆ بکەم لەبەرەوەی کە یعنی لە کاتێکی ئاوایە کە زۆر زۆر گرنگە کۆگاکان بەردەوام پڕ بکرێنەوە کورتێنان دروست نەبێت لە بەرهەمەکان لە پێداویستی هاوڵاتیان. ئێمە زانیاریمان پێگەیشت هەندێک لە بازرگانان وتیانێمە کۆنتێنەرێکی زۆرمان هەیە لە بەندەرەکانی عێراق گیریان خوارد و ناهێڵن بێتە بازاڕەکانەوە. بە دوواداچوونمان کرد بابەتەکە بۆ شێوەیە نییە خاون لەبەرەوەی کە ئەم کۆنتێنەرانە و کاتەکە گەیشتونە بەندەرەکان بازرگانان ویستویانەکە زەختێک دروست بکەن بۆ ئەوەی کە باجە گومرگیەکان نەهێڵن و مل نەدەن بە سیستمی ئەسیکۆدا نەیان هێناوە بەم دیوە کەلوپەلەکانیان و کۆنتێنەرەکانیان و بارەکانیان و ئەمانە لەوێ کەڵەکە بوون. دوای ئەوەی کە کەڵەکە بوون گەیشتونە باس لەوە ئەکرێ ئەڵێت 100,000 کۆنتێنەری لێ لەو شوێنانە و ئێستا کە ئیتر دڵنیا بوونەوە حکوومەتی عێراق پاشگەز نابێتەوە ئەم سیستمە پێڕەو ئەکرێت ڕۆژانە بە بەردەوامی وردەوردا ئەم کۆنتێنەرانە ئەکرێنە ئەمدی و ئەکرێنە بازاڕەکانەوە داخڵ ئەکرێن و بەڵێ کێشەکە بۆ شێوەیە یەکە باسەکرا بەڵام لە بەرەوەی کە قەبارەیان زۆرە ژمارەیان زۆرە هەروە ئەبێ وردەوردا دێنە ناو بازاڕەکان. سپاس بۆ زانیاریەکان. سپاس. یەک زانیاری زۆر زۆر گرنگ خاوەن کە ئەمڕۆ هەبوو پێیوەست بوو بە عێراق و لێکەوتەی جەنگەکە بوو ئەوەیە کە ڕۆیتەرز دەڵێ هەندێک لە کۆمپانیا بیانیەکان لە عێراق ئەو کۆمپانیانە کە لە پیشەسازی نەوتی عێراق کارەکەن وردەوردە کارمەندەکانیانە بنە دەرەوە بەهۆی بارودۆخی ئەمنی. منەمەوێت لێرەیە باسێکی ژێرخانی نەوتی عێراقتان بۆ بکەم و باسێکی ئەو کۆمپانیانەتان بۆ بکەم کە لێرە لە عێراق چالاکی ئەکەن بزانین ئەم بڕیارە نوێیەکان کۆمپانیانە ئەگرێتەوە. بۆیە من ئەمە زیاتر ڕوونەکەمەوە دواترە گەڕێمەوە بۆلات. لێرەیە باسی ژێرخانی نەوتی عێراق و ئەو کۆمپانیاناکەین کە لە عێراق چالاکن. ئەگەر سەرەتا بە ژێرخانەکەی دەست پێ بکەم یەدەگی نەوتی عێراق 145 ملیار بەرمیلە بە نزیکەی و پێنجەم گەورەترین یەدەگی هەیە لەسەر ئاستی هەموو جیهان. بەرهەمهێنانی نەوتی عێراق ڕۆژانە 4 ملیۆن بەرمیلە بەڵام هەناردەکەی بە نزیکەی دیسانەوە 3,300,000 بەرمیلی ڕۆژانەیە. با بچینە لای کۆمپانیاکان با بزانین لە کام وڵاتەوە چ کۆمپانیایەک وە لە کام بیرەنەوتانەی عێراق کار ئەکەن. گرنگترین کۆمپانیاکان سەرەتا با باسێکی کۆمپانیا ئەمریکیەکان بکەین لەبەرەوەی ئەمریکا داوای کردبوو کە هاوڵاتیانی ئەمریکی لە عێراق بچنە دەرەوە ڕەنگە ئەمە لێکەوتەی ئەو داواکاریە بێکە کۆمپانیاکان وردەوردا کارمەندەکانیان ئەبەنە دەرەوە. کۆمپانیا ئەمریکیەکان ئەگەر باسی بکەم ئێکسۆن مۆبیلەکە لە کێڵگەی قوڕنەی ڕۆژاوای یەک چالاکی ئەکات و هەروەها ئۆکسیدنتال پێترۆلیۆمە کە لە کێڵگەی زوبێر چالاکی ئەکات. بەریتانیا BP هەیە و کاروبارەکەی لە
کێڵگەی ڕومێڵایە با بچینە لای وڵاتانی تر و کۆمپانیاکانی تر بزانین کوێتر ولا چ شوێنێک کارەکەن. کۆمپانیا چینیەکان کە زۆرترین پشکیان هەیە لە پیشەسازی نەوتی عێراقا پترۆچاینایە کە لە کێڵگەی ڕومێڵا حەلفایە قوڕنەی ڕۆژاوای یەک چالاکی ئەکات هەروەها کۆمپانیای نیشتیمانی نەوتی چینە کە لە کێڵگەی میسان کار ئەکات رووسیا کە بە کۆمپانیای لوک ئۆیل لە قوڕنەی ڕۆژاوای دوو هەرچەند ئەمەی رووسیا لە دوای ئەوەی کە ئەمریکا فشارەکانی بۆ سەر رووسیا زۆر کرد وەوتی ئەو وڵاتانە سزایم کە لەگەڵ رووسیا لەگەڵ پیشەسازی وزەی رووسیا هاوکاری ئەکەن لوک ئۆیل ئیتر دەستبەرداری قوڕنەی ڕۆژاوای دوو بوو و باسوخواستی ئەوە هەبوو کە ئەکسۆن مۆبیل ببێتەوە جێگرەوەی دوایی وتیان کۆمپانیای نەوتی نیشتیمانی بەسرا لەوێ چالاکی ئەکات و گازپرۆمیش کە لە کێڵگەی بەدرە چالاکە با بچینە لای زانیاریەکانی تر و بزانین دیسان لەم بارەوە چیمان هەیە فەڕەنسا کە بە کۆمپانیای تۆتال ئەنەرژی لێرە چالاکی ئەکات لە کێڵگەکانی ڕەتاوی و بەسرا با بچینە لای گرنگترین کێڵگەکانیش بزانین کام کێڵگانە زۆرترین بەرهەمیان هەیە لە عێراق کێڵگەی ڕومێڵا گەورەترین کێڵگەی نەوتی عێراقا کە کۆمپانیای BP و CNPC لەم کێڵگەیە کار ئەکەن وەکوتم گەورەترین کێڵگەیە لە بەرەوەی بەرهەمەکەی ڕۆژانە 1.3 بۆ 1.5 ملیۆن بەرمیلە پشکەکەی لە بەرهەمهێنانی نەوتی عێراقا تەنها ئەم کێڵگەیە سەدا سیە بۆ یە گرنگێکی زۆری هەیە بۆ عێراق با بچینە لای بابەتەکانی تر و کێڵگە گرنگەکانی تر بزانین دیسانەوە لە عێراق چیمان هەیە کێڵگەی قوڕنەی ڕۆژاوای یەک کە پترۆچاینا چالاکی لێکا CNPC هاوبەشەکە یعنی ئەو کەسانە کە هاوبەشن لەگەڵ ئەم کۆمپانیا لەو کێڵگەیە کۆمپانیای نەوتی بەسرە و هەروەها تیتۆچووە توانای ئەم کێڵگەیە 550 بۆ 600 هزار بەرمیلی ڕۆژانەیە با زانیاری تر و کێڵگەی تر وەربگرین بزانین دیسانەوە چیمان هەیە و دوای ئەمە ئەو کێڵگەیە کە لە ڕێزبەندی سێمە کێڵگەی قوڕنەی ڕۆژاوای دووە کوتم لوک ئۆیل و دواتر کە یەکلا بۆ بۆەوەی کە لوک ئۆیل لەم کێڵگەیە بچێتە دەرەوە کە بەرهەمی ڕۆژانەکەی 450 بۆ 480 هزار بەرمیلی ڕۆژانەیە. ئەگەر ئەمە کۆتا زانیاریمانە ئەگەر هەڵە نەبم نەخێر ئەمەشمان هەیە کێڵگەی زوبێر کە بڵین کۆمپانیای ئێنی کە کۆمپانیاکی ئیتاڵیە کاری لێکە بە هاوبەشی ئۆکسیدنتال پترۆلیۆم و گازی کۆریا و هەروها بەرهەمەکەشی 400 هزار بەرمیلی ڕۆژانەیە مە کۆتا زانیاریم بوو لەم بارەیەوە بۆیە خاوەنە گەڕێمەوە لای تۆ ئەتوانی بگەڕێتە لای خۆمەوانێ دانیشی بۆی گفتوگوی زیاتر بکەین بابەتێک هەیە ئەڵێن غازی ماڵان گران بووە ئەم غازە چۆن گران بووە چەندێک گران بووە چ کاریگەریەکێ بێت ئەمە پێمانەڵێت قەیرانی غاز دروستە بێت بە گرانبوونەکەی یاننا من ئەگەڕێمەوانێ بۆ بینەرانی کورسات نیوز هەندێک زانیاری نوێ هەیە دیمەنی دوبەیتان بۆ ئەگوازینەوانی ئەمە کەمێک پێش ئێستای دووبەیە تاوەری مارینا 23 لە دووبەی ئەوەیان تاوەری مارینا 23 کە کراوەتە ئامانج بردومان کراوە طبعا ئێران ئەڵێت بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ مەبەستی لە نهێنیە هەندێک وڵاتی ناوچەکە خزمەتی ئیسرائیل و ئەمریکاکەن ئەم شەو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ تاوتوێکردنی پێشاتە ئەمیەکان کۆ بێتەوە ئەمە خۆیان لە خۆیان پێشاتێکی گرنگە کە ئەنجومەنی نوێنەران بە شەو کۆ ببێتەوە هەڵبەتە شتێک هەیە کە ئەیەوێت ئەنجومەنی نوێنەران یەکلایی بکاتەوە بۆیە بەم شەوە و لە ڕەمەزانە لە ئاخر و ئەخیر ڕەمەزانە کۆ ئەبنەوانێ ئەو دیمەنانە دووبەین تاوەری 22 مارینایە کراوەتە 23 مارینایە بردومان کراوە جایان موشەکەیان پێم وا بێت موشەکە کە بردومانی کردووە ئەمانە بمانی و نەمانوێت کاریگەریەکی زۆریان لەسەر ئابووری ناوچەکە بێت چۆن ئێستا گەڕووی هورمز هیچ جوڵەیەکی بازرگانی تیانە ئەوە تا لە هەرێمی کوردستان غازی ماڵان گران بووە ئەگەڕێمەوە بۆ لای زریان بەخێر بیتەوە غازی ماڵان گران بووە چەند گران بوو بۆچی گران بوو هۆکارەکەی چییە؟ ئەمە پێمانەڵی ئەمە بەردەم قەیرانیەکەین قەیرانی غازی لە هەرێمی کوردستانە لە کاتێکە ئێمە غازەکە هەمووی خۆمانە ناخاوەن جارێکە زۆر زۆ باسی قەیران بکەین هێشتا قەیران ڕووی نەداوە بەڵام بەردەم قەیرانای ئەوەی کە ئەمەوێ بۆت باس بکەمەوەیە کە
ئاماژەکانی ئەم قەیرانەکە لە ناوچەکەیان هەیە بە ڕۆنی دەرکەوتووە بۆ نمونە ئەوەی کە وەکو تۆ باست کرد غاز لە هەرێمی کوردستان کە پێشتر بۆ 1 لیتر بە 400 دینار بوو ئێستا 1 لیتری بە 900 دینارە و ئەگەر بمەوێ یعنی بە مەزندەی باسی نرخەکەی بکەین چەند بەرز ئەبێتەوە خۆی بتڵێک تقریبا ئەگاتە 20,000 بۆ 22,000 دینار کە ئەمە لە 8,000ەوە نرخێکی زۆرە بۆچی ئاوا بەرز بووەتەوە خاوەن یەکەمیانەوەیەکە لە 8,000 خۆی 9,000 بوو بەڵێ بۆ بە 20,000 ئێستا با من پێم وتیوتم بۆ 1 لیتری وای لێ هاتەوە لەبەرێکە بۆ 1 لیتر کە بە 400 دینار بوو ئێستا بووە بە 900 دینار هۆکارەکەی چییە لەبەرێکە ئەزانین کۆرمۆر بەرهەمهێنانی ڕاگرتو ئەمە بابەتێکە بەڵام ئێمە لێرە دڵنیاییماندا بە هاوڵاتیان ینی لایانی پەیوەندیدارمان بان کردوتیان هێشتا یەدەگی باشمان هێلانی کەم لە سنووری سلێمانی بەڵامەوەی کە ئەوترێ یەدەگەکان تقریبا تەواو بوون نەماون لەبەرەوەی کە وەرزی سەرمایە خواست لەسەرم بەرهەمە زۆرا خاون با بیریشمان نەچێ بەداخەوە هاوڵاتیانی ئەمە لە کاتێکە لە کاتی قەیرانە لە کاتی ترسا هەرچەند ترس کاردانەوەیەکی زۆ سروشتیە ڕوو ئەکەنە کڕینی بەرهەمەکان بە قەبارەی زۆر ڕەنگە یەکێک لە بابەتەکان هۆکارەکان ئەمە بووبێت بەڵێ ڕەنگە یەکێک لە هۆکارەکان ئەمە بووبێت بەڵام ڕێکاری شەیە ئەوترێت کە کۆمپانیایەک لە بازیان بڕیارە غازی کەرکووک بهێنێت و بابەتێکی تریش کە هەیە بڕیارە سامانە سروشتیەکان پەیوەندی بکات بە وەزارەتی نەوتی عێراقەوە بۆی کە غازی هەرێمی کوردستان دابین بکرێت خاون با پێشەوەی بچینە لای پرسیاری زیاتر بۆ باسی نوێترین ڕووداوەکانت بۆ بکەم کە ئەمڕۆکە ڕوویان داوە ببوورە زریان ئێران شەپۆلێکی نوێی هێرشی موشکی و درۆنی بۆ سەر ئیسرائیل دەستی پێکردووە ئەمە نوێترین زانیاریە کە دەستمان کەوتووە شەپۆلێکی نوێی موشک لە ئێرانەوە دەرچووە بەرەو ئیسرائیل بەس موشک نییە درۆنیشی ناردووە جا ئێمە لەوانەیە پاش کەمێکی تر ئاسمانی تەلەوی بخینە بەخشەوانی و بۆتان باسکەین کە ئەو موشەکانە تێکەشکێنرێت لە ئاسمانە یان ئامانجەکانیان ئەپێکن کە لە تارانەوە یان لە قومەوە یان لە شوێنێکی تر نەخشە ڕێگایان بۆ دانرا و ئەیانەوێت ئامانجەکانیان بپێکن ویستە پێشەوەی لەسەر پرسیاری تر ڕوونکردنەوەیەکە هەبوو فەرموو بەڵێ خاوەن ویستم پێت بڵێم ینی نوێترین ئەو زانیاریانە ئەو ڕووداوە ئابوووریانە کە لێکەوتەکەی جەنگەکەن لێریا بۆتان باس بکەم باسی نەوت زۆر گرنگە باسی گەروی هورمز زۆر گرنگە لە ئێستاکە قسە لەگەڵ تۆکەم نەوت هەر بەرمیلێکی $92 و سەر $2.60 اینجا پێم وایە هەواڵی بەپەلەت هەیە خاوەن بیگوازە بەپەلەیەکی ترمان هەیە کە هەد لە ئێستاە لە کاتێکا کە ئێران هێرشی کردووە بە درۆن و بە موشک بۆ سەر ئیسرائیل حیزب اللهی لوبنان لە لوبنانەوە ئەویش هێرشی کردووەتە سەر باکووری ئیسرائیل پاش کەمێکی تر ئەوانە هەمویان ڕوونەبنەوە ببوورە کە بە پەلە هەیە خۆتە زای لەناو بارودۆخەکە بەزانی وەزعەکە ئاسایی خاوەن باسی گەروی هورمزم بۆ کردیوتم بابەتێکی گرنگە ئەم ڕۆژ لەو گەروە ڕووداوی نوێ ڕوویداوە یەکەمیانەوەیکە سوپای پاسدارانوتی کەشتێکم کردووەتە ئامان جوتی لە بەرەوەی کە گوێی بۆ ڕێنماییەکانمان نەگرتووە هەندێک کەشتی خاوەن زۆر سەرنجڕاکێشە ئەمەیان لە کاتێکا گەروی هورمز داخراوە پێم وتی وتم کەشتی چینی یعنی تاکوتەرا ڕێگە پێدراوە بەڵێ لەبەرەوەی کە تاکوتەرا کەشتێک چینیەکانیان توانی بە گەروەکەیان تێپەڕ ببن ینی زانیاری هەیە کە هەندێک لە کەشتیەکان ناسنامەکەیان گۆڕیوە ئەمە فێڵێکی کۆنا پێشتر ئێران و رووسیا بۆ فرۆشتنی نەوتەکەیان بەکاریانێنا ئێستا وڵاتانی تر فێر بوون بەس لە ناسنامەکەیانە یعنی ئەو عەلەمی کە بەرزیەکەنەوە یەکەم عەلەم تەنها عەلەمیش نییە ئەمە بۆی بۆ ڕوون بکەمەوە ئێران و رووسیا پێشتر لەبەری نەوتەکەیان سزای لەسەر بوو ناسنامی کەشتێکیانە گۆڕی چۆن یەکەم ئاڵای کەشتێکانە گۆڕی دووهەم ئەو سیستمی چاودێریەکە لەسەر کەشتیەکانە ئەیکوژێنەوە بۆی بە دووادا چوونیان بۆ نەکرێت و ئێستا وڵاتانی تر ئیتر هەر لەم فێڵەکە ئەوان بەکاریان هێنا بەکاری هێنن بۆی بتوانن لە گەروەکە ئەو ئاوای رووسیا و ئێران ڕشتیان ئێستا ئەیانەوێتەوە بەڵێ ئێستا بۆ خۆیان بەکاری هێنن اینجا داتاکانی مەرین ترافیک پێمانەڵێ هەفتەی پێشوو کە گەروی هورمز ئەوترا داخراوە بەلانی کەم دەکەشتی بەم جۆرە توانیانە بە گەروی هورمزاتێ بپەڕن ناسنامی خۆیان گۆڕیوە لە جیاتی کەشتێ چینیەکانەوە ڕۆشتون کۆشکی سپی ئەڵێ پلانمان هەیە بۆی کە ڕێڕەوی گواستنەوە لە گەروی هورمز ئاسایی بکەینەوە لە هەمان کاتاکەوە ئەڵێ خاوەن با من ئەمە پەیوەند بم بێکەوە ینی ئەمە لە هیچ کوێ نەوتراوە کە وەکو زانیاری بڵێن ئەم شتەوایە بەڵام لە هەمان کاتاکە کۆشکی سپی ئەڵێ ئێمە پلانمان هەیە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی گەروی هورمز هاتووە ینی فڕۆکە هەڵگری جرالد فۆردی جوڵاندووە بەرەو دەریای سوور کە ئەمە ئەوترێ ئاماژەیە
بۆ ئەوەی کە بتوانێت ئاسایشی گەڕی هورمز بپارێزێت. بابەتێکی تر کەمکردنەوەی بەرهەمهێنانی کوێیت باشە. هندستان ڕێڕەوی کڕینی نەوتەکەی گۆڕیوە و ئێستا بەتەمایە نەوتی سعودیا و رووسیا بکڕێ ئەگەر پرسیارە کتێبە لەم سێ دەقەیە. من سپاس دەکەم هیچ شتێکی گرنگە هەیە باسی کەیت؟ شتی گرنگ ئەوەی کە هەیە باسی بابەتە ناوخۆیەکانم بۆ کردی خاوەن، وەڵام ئەوەی کە گرنگ بوو یەکەمەوەی کوێیت بکەوتم بەرهەمهێنانی کەم کردوەوە. هندستان ئاراستەی کڕینەکەی گۆڕیوە، ئەمە پێمانەڵێ ڕەنگە گۆڕانکاریەک لە ئاراستەی بارزرگانی نەوت لەسەر ئاستی جیهان دروست ببێ. پارلەمانتارێکی ئێرانیش ئەڵێت ئەگەر ئەم جەنگە بخانێت نەوت بۆ 150 بۆ 200 دلار بەرز دەبێتەوە. هەڵبەتەکە لە بوشەهرێکێکە لە ناوەندە گرنگە پیشەسازیەکانی ئێران و بە تایبەتی کێڵگەنەوتیەکان ئێستا بردومان کردووە. ئیسرائیل شاری بوشەهری باشووری ئێرانی بردومان کردووە. یەک تۆزیکە قسە لەسەر ئەو بوشەهرە بکەیت بۆ ئەوەی کۆتایی بەم ڕووماڵە بێنین، چونکە هاوکارانمان سەعات 9 داخڵە بنەوە. باشە خاوەنکو پێم وتی بوشەهر یەکێکە لە ناوەندە گرنگەکان، ناوەندی پیشەسازی و بە تایبەتی پیشەسازی نەوتی ئێران و وەکوەزانین ئەمریکا ڕایگەاندوتی ئیتر ژێرخانەکانی ئێرانەکەینە ئامانج ئەم لێدانەی بوشەهر ئەگەڕێتەوە بۆ ئەو بڕیارە. و بابەتێکی تریش هەیە لە ئیسفەهان و لە کیشیش ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردوتە سەر ناوەندی پیشەسازی و ژێرخانی پیشەسازی و ئابووری ئێران. زریان ڕەحمان سپاس بۆ ئەو شێوازی وردەکاری کە قسە ڕوو بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز دەسەکانی خۆش بێت. بەس ئێستا غازێک بە 20,000 بەنزیکەی 20,000 دەستەکەوێ بە ئاسانی ئەڵێن کۆگاکان ڕوو لە تاوا بوو نەخاون ئەگەر بێت و هاوڵاتیان بە وریاییەوە ماوەڵە لەگەڵ هەرێمیان بۆ شارێکی دیاریکراوە نەخێر لە هەرێمی کوردستان لەبەرێکە ئەسڵەن بارودۆخی سلێمانی باشتریش بوو لەبەرەوەی کە کۆگایەکی باشی هەبوو، غازێکی باشی کۆگا کردبوو. ئەمە کە لە سلێمانی کۆتایی هاتووە، یعنی پێمانەڵە ڕەنگە بارودۆخەکە لە شوێنی تر خراپ کۆنتڕۆڵ هاوکاری مام بکەن. سوپاسانەکەین. لە سلێمانی غازی شل هەیە، LPG هەیە لە بەنزینخانەکان، ئەوە ژوڕی لەکەسکردن کردووە. ئەمن باسی کۆگاکانت بۆ کەم خاوەن ئەوەی کە ڕوو لە کۆتایی و نزیکەی کۆتاییە ئەوەی کۆگاکانە ئەوەی کە ئەوترات کە ینی کۆگایەکی باشمان هەیە پشتی پێ بەسترێ. سپاس دەکەم زریان ڕەحمان. بینەرانی کورسات نیوز، بیسەرانی کورسات نیوز سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ئەم ڕووماڵە تایبەتە بوون. سەعات 9 هاوکارانم لەگەڵتانە بەردەوام بن. زانا و دکتۆر هەردی و دکتۆر بۆمین زەڵمی هەرسێکیان شیکاری نوێترین زانیاری جەنگی ڕوبەڕووبووی نوێیان ئێران، ئەمریکا و ئیسرائیل تان بووەکەن. خی گەورە هەموو لایەک ساغ و سەلامەت کات. خواتان لەگەڵ.